بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە ستۆدیۆی سی گەوهەر ئەم شەویش لە خزمەتتان نابین بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە مێدەوارین بتوانین ئەم شەویش کۆمەڵێک زانیاری گرنگ و پەیوەست بە تەوەرەکەمان کە دەربارەی ئەوەیە کە مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێک بێ بۆی بتوانین بۆ پارێزگاریکردن و پاراستنی هاوسەنگی خێزان بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن بتوانین ئەم دەرفەتە بقۆزینەوە لێرە کۆمەڵێک میوانی زۆر بەڕێز و ئازیز و گرنگ لامانن شرۆڤەی ئەم بابەتە دەکەین. دەستخۆش بێ مامۆسایان سڵاتانێ بێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژوتان قبول بێت ئینشاءالله ڕەحمەت و بەرەکەتی ڕەمەزان بڕژێت بەسەر هەموو لایەکاندا و خێزانەکان هەموو لایەکتان ئینشاءالله ئارام بن. ئازان و خۆشەویستان بابەتی ئەم شەومان لە چوارچێوەی خێزان و پاراستنی خێزانە لە نێوەندیشیدا باز لە هاوسەنگی خێزان دەکەین زانین ئەو هاوسەنگی هەیە تا چەند گرنگە بیپارێزین و خێزانەکان هاوسەران گرنگی پێ بدەن و بە تایبەتی تر مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگی پرخێر و بەرەکەتە بکرێتە دەرفەتێ بۆی کە ئەو هاوسەنگیە بپارێزەوە لە نێویشیدا باسی ئەو دەکەین کە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دایکان و خوشکان زیاتر ماندوو دەبن لە نێو ماڵدا بۆی کە ئەرکی زیاتریان بۆ مامۆستا جارێ لە زۆرتر مانوە بم بۆچی تۆ دەیتر وایە شتەکە حتمما جەمعیە من ئەخوتولانی لە وابی تۆ زیاتر لە ماڵەوە بەس ئێستا هەنێ دایکێ بوون لە دەرەوە ئەرکێکی کەشی لەسەر و لە ماڵیشەوە بێتەوە تاوەکو ئێوارە چێشت و سفرەی ماڵ بڕازێنێتەوە لەگەڵ یامە باسیەوەکی کەم هاوسەنگیە چۆن پارێزرێت و تۆ کەواڵی هاوکاری خێزانەکەت بی وڵی بەزینە لە ڕاستەخۆی قوربا بیڵێم دەبیڵێ جانان زۆر هین بووم نازانم فەرعی ئەو لام گرتو ئێستا ماوەیەک هاتوومەتەوە ئەم لە ئاستەکەم ئێستا پیاوان قوربانین لەگەڵ ئێمەوەسە باسی ئەوژەکەین کە ئەندامەکانی خێزان چۆن ڕێز لە دایک و باوکیان بگرن و چۆن ئەو ماندووبوونەی کە دایک و باوک ئەی چێژێت ئەندامەکانی خێزان کوڕ بێت کچ بێت ینی لە بەرچاوی بێ وانە زانێت کە تەنها ئەمە شتێک ڕۆتی نییە. بەڵایزان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە میوانی یەکەممان زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆ واروەها یەکێک لە کاریگەرترین توانم بڵێم ئەوانەی کە قسەمان بووەکەن لێرە میوانمانە بێ کاکتۆرگیان زۆر زۆر بەخێر بی سەلام عەلیکم تاعەتی عیبادەتیشی قبوڵ بێ دکتۆرگیان لێرە لای خۆمانەوە هەدام نیشە یاخوا بەخێر بی سپاس دەکەین درەنگ وەختی شازێت توانیاوی دەستکانم خۆش بێت بەڵێ مامۆستا شوانێکێکی دیکە لە میوانەکەمان مامۆستا بەدری ئیسماعیل بانخوازە مامۆستا گەر ئامادە بێت جانێک بەتێکی من ئەم شەو تۆزێ دژیش ناقسەم کرد دوو میوانیشمان ئافرەتن ئەبێ خۆم بگرم بۆ مامۆستا بەدریە زۆر بەخێر نەوەڵام مامۆستاش وازانم هەر لای لێرە دانیشێ بەڵێ مامۆستا بەدریە فەرمون سیاست گۆڕاو ئەم جار ئێمە چینەوە بەرەوە هەر لای کاک دکتۆر یان ئەگەر لەو لاژ ئاسوودەی چۆن مرتاحی توانی دانیشی زۆر زۆر بەخێر بێن. میوانی سێمیشمان کاک دکتۆر کە لەگەڵمانە بێ زۆر بەڕێز مامۆستا شنۆ عەبدوڵڵا چالاکەوانی واری ئافرەتان و خانمێکی زۆر بەڕێز لێرە میوانە لەگەڵمان مامۆستا شنۆ زۆر زۆر بەخێر بێن. عەزت کێشا مامۆستا فەرموون بەخێر بێن یاخوا هەموولایەک بەخێر بێن تاعەتی عیبادەتی ئینشاءڵڵا هەموولایەک قبوڵ بێت گەورەتان کردوین ئینشاءڵڵا بەرنامەیەکی تایبەتیە بسمیلای لێ بکەم ئەبێ لێرەوە بۆ وابزانم دەی یا ئەڵڵا زۆر بەخێر بێن بەخێر بێن یاخوا سەر چاومان بەخێر بێن. کاک دکتۆر ئەم شەو ئینشاءڵڵا باز لەو دەکەین کە چۆن هاوسەنگی خێزان بپارێزرێت هەم لە ئەرک و ماندووبووندا هەم لەوەی کە خێزانەکان لە نێوانیاندا هاوکاری و هاریکاری هەبێ بە تایبەتی مانگی پیرۆزی ڕەمەزان کە پڕ لە خێر و بەرەکەت بکرێتە دەرفەتێک بۆ بابەتە سەرنج و تێبینی ئێوە لەسەر ئەم بابەتەمان. طبعا مرۆڤ کە کەوتی مرۆڤ دروست بووە هەمیشە بیر لەوە کراوەتەوە لە چی پێکاتەوە پێکاتەکەی بۆی ڕەتی کەم بە وەڵامی پرسیارەکەتەوە هەمیشە باسی ئەوە کراوەکە مرۆڤ لە جەستە پێکاتەوە بەشێکی تری بریتێ لە بەشە ڕۆحەکەی. مانگی ڕەمەزان خۆشبەختانە توانم بڵێم یەکێکە لەو عیبادەتانی کە ئیش لەسەر هەردووکی دەکرێت بەشە ڕۆحەکەی و بەشە جەستەکە. جەسەدەکە ئەوە کە بریتە لە برسیبوون و تینوبوون و کەم تا زۆر ئەوەی کە نۆرمەڵ و طبیعیە کە ڕۆژگان بەڕێمان کردووە ئەوە ئیشێک لەسەر جەستەکە کرێت کە بۆ خۆی قسەی زۆر لەسەرەوە ڕەنگە لە داهاتووە پرسیار لەسەرەوە بکرێت کە بۆچی ئەم برسیبوون و تینوبوونە چیە بەڵام بەشێکی تری بریتە لە بەشە ڕۆحەکەی کە
هەمیشە بە زمانی حاڵ پێت دەوترێت کە لە ڕێی مانگی ڕەمەزان لە ڕێ ئەو پەرسشانی کە لە مانگی ڕەمەزانە دەکرێت کە دەبێت مرۆڤەکان بیزانن کە پاوەرێکی تر هەیە هێزێکی تر هەیە توانا و تاقەیەکی تری گەورەتر هەیە لە دەرەوەی مرۆڤەکان لە دەرەوەی گۆی زەوی توانین بڵین لە دەرەوەی ئەم کۆمەڵە شەمسەی کە هەمانەکە پاوەرێکی زۆر گەورە و عەزیمە. لەمەوە ئەمە جوابی پرسیارەکەی جەناب بدەمەوە مادام خێزان لە تاک پێک دێت لە مرۆڤ پێک دێت کەواتە مرۆڤانە کۆمەڵێک جەستە و کۆمەڵی ڕۆحن ئەگەر بێت و شێوازێک و ئالێتێک و ئوستوبێک و جۆرە پەرستشێک نەبێت وەکو مانگی ڕەمەزان ئەم خێزانانە کەمتر پێکەوە دەبەستێتەوە. ڕاستە ئێمە هەمیشە دەڵێن سفرە پێکەوەمانە بەستێتەوە یان زۆر جار نان خواردنەکان یان خانوویەک پێکەوە بەسێتەوە بەڵام ئەگەر بێت و بابەتێکی وەکو مانگی ڕەمەزان هەبێت لە بوارە ڕوحێکەوە خێزان و خانوادەکە پێکەوە دەبەستێتەوە نەک هەر پێکەوە بەستنێکی جوزئی لۆکەڵی. علەمایان دەڵێن مانگی ڕەمەزانێکێکە لەو مانگانی کە زۆر خۆشە هەم پێکەوە دەبەستێت بە خۆت جارێکەکەم دایک و باوک و منداڵ بەیەکەوە دەبەستێت ئەمە نیعمەتە. دایک و باوک و منداڵ و خزم و کەسوکار بەیەکەوە دەبەستێ خێزان و خانەوادە و گەڕک بەیەکەوە دەبەستێ و پاشان زۆر گەورەتر و عەزیمتر کە بە نیزامێکی تلیپاسی ژەوەیەکە پێکەوە بەستنی ئەم خێزان و خانەوادە بە دنیایەکی ترەوە واتە چۆن بڵێ عەبرە القارات ینی بە دنیایەکی ترەوە کە هەمیشە بیلەوە دەکرێتەوە کە دنیایەکی تر هەیە کە چاپترێکی تری ژیانێ بۆیە بە هەموویەوە دەتوانرێت هاوسەنگی خێزان و خانەوادە بەڕاویگیرێت کە چۆن ئیش لەسەر جەسەدەکە بکرێت ئیش لەسەر ڕوحەکە بکرێت وە چۆن بتوانێت ئیش لەسەرەوە بکرێت کە مانگی ڕەمەزان ڕۆڵ و کاریگەری هەبێ بۆ دایک بۆ باوک بۆ منداڵ بۆ خێزان بۆ خانەوادە کە ئەکرێ بە درێژەی بەرنامەکە باسی بکەین کە هەرێکێک لەم کەسانە چۆن بتوانێت سوود لە مانگی ڕەمەزان وەرگرێ و ئاوێتەبوونێکی باشی تێ بکرێت. دەستخۆش خوا دکتۆر گیان مادام هەر لە دەستە ڕاستەوە بە لە ماوەستاشنەوە دووبارە بەخێر بی مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕێزت من ئاگادارم ڕەنگە ئاگاداری ورد و درشتی بارەدۆخی ژیانی زۆربەی خانمانی کۆمەلگای کوردەواری بی بەو پێگەی کە بەڕێستان چالاکن لە بواری ژیان و تەنانەت مافی خانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان کێشە و گرفتی خانمان کەمترە بێتەوە لە دیوە ترێەوەی بۆ ئەزیێدانی یان با بڵێن ئەو حاڵەتە ڕۆحیەی کە خانمێک تەیەکەوێت لە ڕەمەزانە ئیجابیە بابەتەکە هەنگاوی باشە چی بکری ئەگەر هەشتی ئیجابی هەیە لەسەری بەردەوام بێت. بەناوی خۆی گەورەی میهرەبان سپاسدانەکەم من لە قسەیەکی جۆنگەی دەست پێەکەم کە نووسەرێکی ئەمریکیە باس لەوە کە ئاڵێ ئەگەر بتەوێت خێزان بەختەوەر بێت ئەبێت ئافرەتێکی میهرەبان بە میهرەبانی ئەو خێزانە بەڕێوەبەرێت تا ئێمە ئەتوانین بڵین کە ئافرەتێکە میهرەبانە ئەتوانێت خێزانێک ڕابگرێت. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە کە ئایا بەفیعلی ئافرەت ئەتوانێت خێزان کۆڵەکەی خێزان ڕابگرێت بەوەی کە یاخود ئەرکێکە لەسەر شانیەتی بەبێ ئەوەی منەت بکات چونکە ئەمە وەکو زۆر کەس ئەبینێ وەکو کە بڵێ ئەرکێکە لەسەر شانیەتی پێویست ناکات بەرامبەرەکەی سپاس گوزاری بێتیان بڵین کاردانەوەیەکی زۆر باشە دادەشەوە یەک تۆزڕاتەگرم کەمێکەکەت گرفتی تێدایە دێمە لای مامۆستا بەدرێ مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چ پیاوان لە دەرەوە بە زمانی بەڕۆژۆ مانوترە بن هیلاکترە بن لەبەرەوەی کە بەڕۆژوون بۆ برسیانە بێ بە هەمان شێوە دایکانیش لە ماڵەوە هەرمانوە بن نزیک بە کاژمێر سەعات دوو خەریکی چێژلێنان و ئەوانە بن تاوەکو ئێوارە ئایا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەجر و پاداشتەکانیان زیاترە بێت بە ڕۆژەکانی دیکە لەگەڵەوەی کە بەڕۆژوون و تاعاتێکی دیکە ئەنجام دەدەن؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی بە جەنابتان سڵاو و ڕێزە خۆشەویستیم هەیە بۆ بینەران و بیسەرانی کەناڵە مەدینەکە یاسپانی پێەیە و خۆی گەورە تاعاتی بەدەتی هەموو لایەکمان قبول بکات ئینشاءڵڵا تونێتیمان لە دەرگای ڕێیان بشکێنێ. مانگی ڕەمەزان ئەو مانگە پڕخەیر و بەرەکەتەیە ئەگەر چەند ڕۆژێک ئەلێرەدا لەسەری بدوین حەقی تەواوەتی پێنادەین مانگێکە پڕدەستکەوتە هەم بۆ دنیا هەم بۆ دوا ڕۆژ خۆی ڕەب العالەمین کە قورئانی تێدا نازڵ کردەوە ڕۆح لە ڕووی ڕۆح و ڕەبانیەتەوە لایانی دەرونی ئەوە جەنابی کاکدکتۆری شارەی پێدا لایانی جەسەدیژەوە بە دکتۆرەکان دکتۆرە بەڕێزەکان قەراری لەسەر بن کە ئەپدەیت بوونەوە و نیوەبوونەوەیە. طبعا مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو هەنگاوێکی هەر ئەجر و پاداشتە بۆ ئینسانی باوەڕدارە بێت تەماحێکی تەواوی هەبێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆی کۆ بکاتەوە هەوڵدا هەگبەیەکی زۆری هەبێ و کات و ساتانە بە فیڕۆنەیە من قەناعەتی کولیم وایە لە خۆر هەڵاتنەوە تا خۆر ئاوابوونە بێ ئینسان زۆر تەماحی ئەوەی هەبێ کە چرکەکانی ئەو مانگە پیرۆزە کە مانگە عیبادەتە مانگی تەقوایە مانگی خواناسیە مانگی لە خوانزیک بوونەوەیە زۆر چۆنەڵی چالاک بێ زۆر ئەکتیڤ بێ زۆر لایانی تەقوای بەهێز بێ مانگی ڕەمەزانی پیرۆز خی پەروەردگار بەسی ڕۆژدایناوە
دە ڕۆژی یەکەمی خی گەورە بە بەردەوامی ڕەحمەت بەسەر عەبدەکان ئابارێن ئەمە دەستکەوتێکی گەورەیە با بزانین ئێمە ئافرەتان لەکوێی ئەو ڕەحمەتە داین ئایا مطیعین ئایا هەوسەنگیمان ڕاگرتووە ئایا تاعی ڕەب العالەمینمان کردووە ئایا فەریزەکانی خۆمان جێبەجێ کردووە ئایا بە معنای کەلیمە حەقمان داوە بۆ ڕۆژوە هەر خۆمان لە خواردنەوە گرتوتەوە یاخودنا ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام داوای لێ کردوین کامیلەن جێبەجێ یەکەینەوە گرنگە ئایا خوا کە ڕەحمەت دەبارێنێ ئێمەی هاوسەر ئێمەی دایک ئێمەی ئافرەت توانیمانە ئەو فەزڵە گەورە بەدەستبێنین لە دەڕۆژ یەکەمە خوای گەورە ڕەحمەت بارانمان بکە توانیمانە هاوسەنگی ڕابگرین توانیمانە دڵی هاوسەر مناڵەکان خێزان خانەوادە و ئەو شوێن وەزیفەی کاری لێ دەکەی وە بەرکەوتنت کۆمەلگا هەتا دوای ئێمە گرنگترینە کەواتە دەڕۆژ یەکەمە بێ ئێمە ئەوە بزانین بە بەردەوامی خی گەورە ڕەحمەت ئەبارێنە بۆ سەر عەبدەکانە بێ بزانین ئایا کاردانەوەیەکی سلبیمان کردو بۆی لەو ڕەحمەتە بێبەشبینە ئینشاڵا بێ ئەوە زۆر گرنگە ئێمە ئەو خاڵە بەڕاستی بۆ ئێم بۆ خۆمان دەستەبەر بکەین کە ئەم دەڕۆژ یەکەمە کە خی گەورە ڕەحمەت دەبارێن بۆ عەبدەکانی دەستەبەری بکەین و دەڕۆژی دوام کە خی ڕەب العالەمین هەموو ڕۆژێک خی گەورە فیرقەیەک بەر لێ خۆشبوانی خۆی دەخات گرنگە ئێمە چۆنەڵەی بە ئەو پەڕی واجب و ئەرکی بزانین بە عیبادەتی بزانی هەموو هەنگاوێکمان ئینسان ئافرەت بە تایبەتی کە چۆنەڵێ ڕەبی ماڵە لە ڕاگری ماڵە پای ماڵە هەموو هەنگاوێکی چێژلێنانی خزمەتکردنی دڵخۆشکردنی مناڵەکەی هاندانی مناڵەکەی بۆ چوونە مزگەوت بۆ ختم بۆ هەرچی کارێک ئەیکا عیبادەتە تەنانەت بەڕای من ئەگەر چرخێک بە تەباخەکەەوە بنە عیبادەتە هەڵکردنی گسکێک عیبادەتە هەموو هەنگاوێکی عیبادەتە عنی عیبادەت تەسک نەکەنەوە تەنها بۆ نمونە قورآن خوێندن و نوێژ و ڕۆژ و هەموو ژیانە ئینسانە گەر ئەهلی ئیمان بێ عیبادەتە کەواتە خی گەورە بەڵێنی داوە لە دڕۆژی دووەمە ئەو بەڵێنەی داوە کە بەر لێ خۆشببوونی خوا دەکەوین ئینشاڵا هەموو ڕۆژێک خی گەورە فیرقەیەک بەر لێ خۆشببوونی خۆی دەخا ئێمە دەبێ ئامادە سازی بۆ بکەین ڕۆحمانە ئامادەبێ دەروونمان ئامادەبێ کردارمان ئامادەبێ ژینگەمان ئامادەبێ ماڵمان ئامادەبێ ڕۆحمان ئامادەبێ کردەوەمان ئامادەبێ بۆ ئەوەی بەر ئەو فەزڵە گەورەکەین بەر لێ خۆشببوانی مانگی پیرۆزی ڕەمەزان بکەوین دەڕۆژی سێمیش ئینشاڵا ئازاد بوونمانە لە ئاگری جەهەنەمەیش بەڕاستی ڕەنج و ماندوو بوون و لێبڕان و تەسحیح و قوربانی دەوێ هەم لە بینی خۆت و ڕەبانیەتە هەم لە ئەو ژینگە و خێزانی کە تیایدا ژیانەکەی بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان وەکووتم ڕاستە هەندێک چۆنەڵی مەشغەڵەت و قورسی کار و ئەمانەی تێدا بەتابەتی کە ئەهلی وەزیفە بێوە یا بۆ نمونە کاریمان خوازی بکە کاری پەروەردەی بکە هەر کارێک لەمانە ئەبێ هاوسەنگی ڕابگرێ بۆیە پێچێ بۆ ئێمەمانان تۆزێک ئەولاتر بێ وە قورستر بێ لەگەڵ ئافرەتێک خاتونێک کە سوڵتانی ماڵە کە لە ماڵا جێگیرە کە پێدەچێ ئیشەکان بە ئەو ئاسانتر بن بەڕێوەبردننی خێزان و ماڵ بۆ ئەو ئاسانتر بێ بەڵام ئێمە ئێستا فرە ئیشین بۆیە کارێکمان کردووە کە یەکەم بە فەڵی خۆی ڕەب العالەمین پاشان بە جوهدی خۆمان هەوڵمان داوە کە چۆنەڵی ئیدارەدانێکی جدی بکەین لە خێزاندا لە ماڵدا لە بەڕێوەبردنە لە پەروەردەکردنە هاوسەنگیەک ڕابگرین یەکەم شت زۆر گرنگە لە بینی خۆمان خوادا لەم مانگەدا چۆنەڵی گرێبەستێکی زۆر تۆکما ئامادە بکەین لە بینی خۆمان خوا لە دەرگای تۆ بە بدەین توێش و کۆ بکەینەوە بە هەلو فڕسەتی بزانین چرکەکانی ئەم مانگە پیرۆزە بە هەدەر نەدەین بەشتی لە هولەعبەوە نەڕۆ ئەوە گرنگترینە و هاوسەنگێکمان ڕاگرتۆ زۆرێک ئێستا لە کۆمەڵگەکە پێویستی بە ئێمەمانانە کە بۆ نمونە زۆرێک لە گەڕەکەکانی ئەم شارە ختمی قورئانیان داناوە لە سنتەرەکان لە شار و شارۆچکەکان پێویستیانە کە کۆڕ و سیمیناراتیانەیە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە دڵەکان نەرمن شەیتانە زەبەلاحەکان کۆت و زنجیرن خەڵک زۆرتر دێتە ناو بازنەی ئیسلام بە فرسەتی ئەزانن بۆ بە تایبەتی ڕێکخراوە ژنانیەکان بانگمانەکەن ئەمەش خۆی لە خۆیدا ماندووبوونیەکە بۆیە بەڕاستی بۆ ئێمە تۆزێک قورسە بەڵام هەر لەبەر ئەوەی یەکێکە لە حەج و ئەمرەیە هەستەکە ئەو چەند ڕۆژە چۆنەڵی خۆی کۆکاتەوە زۆر نوێژەکە زۆر عیبادەتەکە هەستەکە دەستکەوتێکی زۆری هەیە و حەزیشی پێێتی ئێمەش لەم مانگەدا هەزمە ماندووبوون ناکەین هاوسەنگیمان لە هەموو لە کاری دەعەویەکە و کاری وەزیفی و ماڵەوە شەڕادەگری تاوەکو ئینشاڵا بگەین بە ئەو چۆنەڵی فەزلە گەورانەی کە خۆی ڕەب العالەمین لە پاداشتی ڕۆژوو کە بەڵێنی داوە بۆ من و خۆم پاداشیە دەمە ئەو هەموو غەمەمانەیە و ئەو ئامانجەشمانەیە ئەو نیەتەشمانەیە ئەو ئومێدەش ئینشاڵا ئەو گومانەمان بەخوای خۆمانەیە کە ئینشاڵا ماندووبوونمان حەسێنێت.
ماوەساشنەوە داوای لەبردن لە یەکەین گرفتێکی تەکنیکیمانە بوو بۆ دەنگەکە هەر لەسەر ئەو بابەتی کە باسمان کرد گەر قسەکانت زۆر باشە بەناوی خۆی گەورەی میهرەبان دووبارە من لە سەرەتا باسی ئەوم کرد کە بە قسەیەکی جۆنگرەی کە نووسەرێکی ئەمریکیە باس لەوە دەکا کە ئەڵێ بەختەوەری خێزان لەوە دەست پێ دەکات کە ئافرەتێکی میهرەبان بتوانێت بە میهرەبانی کۆڵەکەی ئەو خێزانە ڕابگرێ جا لێرە ئێمە ئەو پرسیارە ئەکەین کە ئایا ئافرەتان هەر بە فعلی ئەو گەوهریان تیا هەیە یاخود ئەمە ئەرکی سەرشانی خۆیانە کە ئەبێت بەو جۆرە بێ یاخود منەتێک نەکات وەک منەتێک بێ بەرامبەرەکەی کە بەو جۆرە تەماشای بکات کە ئەمە ئەرکی خۆیەتی لە بەرامبەر ئەم ئەرکەدا پاداشتێکی نەبێت یاخود بەوەی کە دەستخۆشیەکی لێ نەگرێ بۆیە ئێمە هەمیشە ئەڵێن ئافرەت کاتێکە لە نێو ماڵەکەی خۆیەتی ئەبێ پێی بوترێ شاژن ئەم شاژنە بەو مانایی کە سەرۆکی ئەم خێزانەیە بەو مانایی کە ئەتوانێت سەرپەرشتیاری ئەو خێزانە بکات ئەتوانێت کە ئیدارەی ئەو ماڵە بدا هاوسەنگی لە نێوان ئەو خێزانە دروست بکات ئەیتر ئەو خێزانە کە بریتە لە ئەگەر خێزانی بچووک بێ هاوسەری خۆیەتی و مناڵەکانی گەورە بێ بریتە لە دایک و باوکو و مناڵ و هاوسەر و خێزان ئەمە ئەتوانێت ئافرەت لێ کاتە ئەم چەند شتێک ینی چۆن ئەڵێ بیکات لێ کاتە ئەتوانێت چونکە بەڕەحمەت بێ دکتۆر مستەفا زەڵمی قسەیەکی جوانی هەیەڵێ ئافرەت مێشکی ئافرەت فراوانترە لە مێشکی پیاو لە کتێبەکەیەوە ئاڵێ بە حکمی ئەوەی ئەتوانێت لێ کاتە زۆر شت بکە بەبێ ئەوەی کە ینی خەلەلێک لە شتەکانی شیا هەبێ بەڵام پیاو لێ کاتێک شتی پێکرێ ئەویش هەر ئەو شتەی خۆیەتی کە مەبەستێتی بۆی لێرە مەبەستم ئەوە نییە کە ڕۆڵەکان کەم بکرێتەوە چونکە چ پیاو بێت چ ئافرەت بێ ڕۆڵی تایبەتی خۆی هەیە لە نێو خێزانە هەردووکیشان بۆ ئەم خێزانە گرنگن چونکە کاتێک کە خوای ڕەب العالمین دەفەرمێ هون لیباس لەکم وأنتم لباس لهن کاتە هەردوو لایەن تاوکەری یەکترن بۆی لێرەدا ئافرەت ئەبەخشێ بەبێ ئەوەی داوای لێ بکرێ بەخۆبەخشانە ئەبەخشێ چی ئەبەخشێ خۆشەویستی ئەبەخشە بە خێزانەکەی باشە هاوسەنگی ئەبەخشێ بە خێزانەکەی میهرەبانی و سۆز و عاتیفە ئەبەخشێ بەو خێزانەی کە لە دەوریایەتی هەم متعی لێ ئەبینێ وەکو خۆی هەم ئازادیەکە کە پێی ئەدرێ هەم ئازایەتیەکە کە خۆی لە ناخی خۆیان هەیەتی هەم حەز بەوە ئەکا کە ژنێکە و دەسەڵاتێکی پێدراوە کە سەرپەرشتیاری ئەو خێزانە بکا کە بۆ ئەم گرنگە بۆیە پێویستە پیاوانیش لە بەرامبەر ئەمەیە ئەو هەڵوێستیان بگۆڕن کاتێک کە تۆ ئەم ماندووبوونە لە بەرچاو بگری بە سپاسێک بێ بە دەستخۆشیەک بێ بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە زیاتر ئافرەتان بە بڵین هیلاکتر ئەبن زیاتر بڵین ئیشەکان ئەکەن بۆن منە هەر لە دوای عەسرەوە ئەیتر خەریکی ئامادەکردنی خواردن ئەبن وەک مانگەکانی تر نییە بۆ نمونە هەر خواردنێکی اعتیادی بکاوتەوە نه ئەبێ زۆر بە لێزانانە ئیشەکانی بکە ئەبێ شیرینی ئامادە بکە بۆ نمونە ئەبێ چێژ لێنێ گۆشت لێنێ مریشک لێنێ زەڵاتە بکە شەربەت بکە ئەمە هەمووی لە مەطبەخەکە ئیکا ناتوانێت تامیشیکە و نابێت ئیهمالیشی نابێ بکە و ئەشیکا و حەزیشی پێیەتی بەڵام ڕێگری نەبێ حەزی بەو کارە هەیە و ئەشیکا و زۆریش لە کاتێکشان بە ڕۆژوشە ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە هیچ ماندووبوون لەمەیان نابینێ لە بەڕۆی خۆشیەکە بۆ خۆی حەزی پێی هەیە لە کاتێکە ئەمە ئەکرێت کە هاوسەرەکەی پایەیەک بێ بۆی نەک بەوەی کە لەسەر سفرەکە بۆ منە کاتێککە کو ئەبنەوە ئێمە خێزانی ئێمە کاکتۆر ئیشارەتێکی بچووکی پێداکە وای لێ هاتۆ بەڕاستی زۆر جاریانی کۆ نابینەوە لەسەر سفرە ڕەمەزان وامان لێ ئەکا چەند خۆشە ئێوارانی ڕەمەزان کاتێکە چەند دقەیەکی ئەمێنێ هەموو خێزانەکان کۆبنەوە لەسەر سفرە ئەو سفرە ڕازاوی کە ئافرەتێک کە خانمێکی میهرەبان ڕازاندوێتەوە و بە چەند سعات خەریک بووە وەک کەسێک باسی کراڵێ ئافرەت ئەوەندە ماندوو ئەبێ بۆ نمونە چەند سعات خەریکی خواردن ئەبێ بە نیو سعات هەمی تەواوە بێ لەبەرەوە تۆ ئەم کاتی ئەم سفرە ئەڕازێنی تۆ ئەم عیلەیە ئەم خێزانە بۆ نمونە لەسەر ئەم سفرەیە کۆ ئەبنەوە ئەمە خۆشیەک ئەبەخشێ بەم خێزانە بۆیە گرنگە ئەگەر ئێمە لە سێژەممان هەیە لە ڕۆژێکە لانی کەم ڕۆژی یەک جاریش بە خێزانەکان لەسەر ئەو سفرەیە کۆ ببنەوە بۆی مەحیبەت و خۆشەویستی لە نێوان ئەم کەسانەدا دروست ببێ دەستە خۆش بێ مامۆستاشنەوە کاک دکتۆر یەمە لای بەڕێزت ئەو میکانیزمی جێبەجێکردنی ئەو هاوسەنگیە پیاو لە دەرەوە ئیشوکارێکی لەسەر و ئێوارە دەگەڕێتەوە لەگەڵ یا زۆر مانووە بێتوە بە ڕۆژوشە بامان شێوەکو ماوەساشنۆ ئاماژەی پێکرد خانمیش لە نێو ماڵدا خەریکی ئیشوکارە زۆر جار ئەو خانمانشی لەوانە وەزیفەیەکی دیکەشیە بێ لە دەرەوە چی بکرێت کە ئەو هاوسەنگیە بپارێزێت وە شەڕ و دەمەبۆڵە دروست نەبێت زۆر جار پیاو کە دێتەوە بە لەوانێ ئاسابی تۆزێکەوە بێت دەمەقاڵەیەک ڕووبا بە بچووکتنی شت تووڕە بێت یانی چی بکرێت کە خێزانێکی ئارام دروست بێت و بە تایبەتی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا جوان
طبعا ئەگەر سێریکی شاشەکەم کرد عنوانێکی جوان نووسراوەڵێت هاوسەنگی خێزان هاوسەنگی خێزان کە بە زمانی ئینگلیزیەکەی پێڵن فامیلی باڵانس دووشت ئەگەێنێت کە پێم خۆشە وەڵامی جەناودەم خاڵی یەکەم زۆر گرنگە ئەم فامیلیە ئەم خێزانە بە مانای کەریمە هەموو تاکەکانیان ڕۆڵیان نەبێ هەر کاتێک ئافرەت هەستی کرد لە خێزانە ڕۆڵی چێشتخانە و ڕۆڵی بۆ نمونە متبەق و مساعین متبەقە بەڵام لە مزگەوت و لە حەج و لە عەمرە و لە تەراویح و لە نوێژ و تاعەت و عیبادەت و لە وتار و لە سیمینار و لە چالاکی ئەم ئافرەتە و ئەم مناڵانە ڕۆڵیان نییە پیا و بەخۆی و جەوەکەی و ئەڕوات و دێتەوە سەر سفرەکە و بەڵام ژن تەنها و تەنها ڕۆڵی لە بینی متبەق و مساعد متبەق و سفرەکەی ئەمە کەواتە بەڕاستی بەداخەوە نتوانرات خێزان و خێزانێکی و خۆڵە تاکەکان ڕۆڵیان نەبێت کەواتە خاڵی یەکەم من پێشنیارەکەم بۆ هەموو باوکەکان و دایکەکان هەموو خێزان و خانۆدەک کە بەداخەوە ئەمە بۆ خۆی ئێمە لەناو کورتوری خۆمان هێشتا کە نەمان کردو بە کورتورێکی زۆر تەنان لە خەڵکی دیندارەکە شایانی پیاوەکە خۆی ئەڕواوەڵەش نەکرد تا چێشتە هەتا دێمە چایەکە حازرک مەعلم ئەم مزگەوتە و ئەم تەراویحە و ئەم نوێژ و ئەم تاعات و ئەم عیبادەت و ئەم چێژبینینە ڕەنگە من ئەتوانم بڵێم لێرەوە گە مبالغە نەبێ بۆ ژن باشتر و چاکتر چکە پیاو لە بەیانەوە تایوارە لە ماڵە ئەم پیاوە کە ئەمڕۆ ئەچێ بۆ تەراویح لەوەچێ هەر ئەمڕۆ دوو تاری گوێ لێ بووبێ لەوەچێ چەند سیمینارێکی گوێ لێ بووبێ لەوەچێ هەر لە ناو سیارەکەیەک دوو تار و سیمیناری گوێ لێ بووبێت لەوەچێ نیمە ڕۆژ سەیری پێشانگایەکی کتێبی کرد بێت کەواتە ئەوەی کە بۆ ئەم جێوگۆڕین و تەرتیبات و گوێگرتن لە سیمینار و چالاکی بەڕاستی گرنگە خێزانەکە کەواتە یەکەم شت کە گرنگ و موهیمە هەمیشە بۆ ئەوەی خێزان ڕۆڵی هەبێت و هاوسەنگی ڕاگرین ئینگلیز زۆر جار لە کتێبەکانە جوان باسەکات دەڵێ فامیلی مێمبەر هەمووی هەبێ ڕۆڵی هەبێ واتە باوک ڕۆڵی هەبێت دایک ڕۆڵی هەبێت کچ ڕۆڵی هەبێت کوڕ ڕۆڵی هەبێت ئێمە زۆر بەدەگمەن تۆ دیقەت بدە بۆ تەراویح بەس ئافرەتە بە تەمەنەکان دێن بۆ با بڵێن بۆ بەسەرەی نوێژ و تاعات و عیبادەتەکان ئەوە جارێک نوێژی بەیانیان و نوێژی عیشا و بێجگەل لە ڕەمەزان ئەوە زۆربەی کات هەر پیا و دەڕواتوە کەمتر خێزان و خانوەدە بەشداری پێدەین زۆر بەدەگمەن بیل لەوە دەکرێتەوە پیاوەکە بڵێت پیاوەکە ژنەکە شتەکان هەمووی بکوژێنەرەوە کوڕە خۆ زەرونی ئەچین نوێژەکەمان و تەراویحەکەمان کەون دوای دێنەوە چایەکە کە قاوەیەکە نسکافەیەکە هەموو شتێک کەواتە ئەمە خاڵ یەکەم زۆر گرنگ و موهیمە من قەناعەتم وایە ئەگەر ئەمە وا بکەین هاوسەنگی خێزانەکە زۆر ڕادەگرین با من لێرە نمونەیەک بێن زۆر جار ئێمە پیاو بە حکمی سیمینار و چالاکی پەیمانگەوە پیاوەڵە کاکتۆ بەدەست ژنمە بوومە تەپەن بەس من هەمیشە وەڵامی من ئەم بۆ ژن چۆن بگۆڕێ ئەگەر گوێی لە وتارێ نەبێ گوێی لە سیمینارێ نەبێ چالاکیەک نەکات پێشانگایەک نەبینێ ئەڵێ کاکتۆر من خێزانم زۆر بێ ئەتەکێتە ئەو هەموو پارەشتا هەیە دوو جلی جوان ناکات ئەی تۆ ژن نەیبێ بۆ تەراویح ئەو هەموو حیجابە ببینێت ئەو هەموو لەچکە ببینێت ئەو هەموو پۆشتەیە ببینێت پیاوێکی بەڕێز دەڵێ کاکتۆر خێزان بمەتەپەن بەدەستی هەچەنەکەم لە چک ناکات ئێبا بچۆ بۆ تەراویح بە ئەم هەموو دوکتۆرە و مهندیس و محامی و پارێزەر و مامۆستا و ئەندام پەرلەمان و خەڵکێکی تر دەبینێ جارێکم خەڵکی زۆرە بینێ لەم جوانترە لەم باشترە لەم چاکترە لەم شادەی بەرزتریشە و بەڵام سەرەکەی پۆشتەی و هاتووی ئیسلامەتی و دیندار ئەم بۆ خۆی غیرێکی تا دروستە بێ حەماسەتێکی تا دروست بێ عەزم و جەزمێکی تا دروستە بێ جا بە هەموو دیوەکەی بیلەوە دەکاتەوە کە ئەمیش تەقلیدی بکات کەواتە خاڵی یەکەم زۆر گرنگ و موهیمە ئێمە ڕۆڵەکان بۆی خێزانێکی هاوسەنگ دروستکەین ئەبێ هەموو خێزانەکە ڕۆڵی هەبێت ئەمە یەکەم دووەم ئەگەر سەیری عنوانەکە بکەن نووسراوە هاوسەنگی بۆ هەموو شێتان بەکارێنەوە کە وێ دەکەم بە خەبیرانە عنوانەتان هەڵبژار بێمانەوە بەڵانس وامانەوەیە خێزان بۆی کە خێزانێکی هاوسەنگ بێت ئەبێ بەڵانسێ بکات لە بینی دنیا و قیامەت ئەبێ بەڵانسێک بکات لە بینی خواردن و عیبادەتە ئەبێ بەڵانسێک بکرێت لە بینی ئافرەت و لەگەڵ پیاوە ئەبێ بەڵانسێک بکرێت لە بینی ئەوەی کە بوارە دارایەکە و بوارە ڕۆحیەکە و بوارە وەکۆڵێت عاتفیەکە و سۆزیەکە و ئەوەکە ئەبێ بەڵانسێک بکرێت لە بینی کێشە و خێزان و خانەوادە و هەموو مشکلانێککە هەیە و لەگەڵ هەموو چێژبینانی کە هەمانە لە ژیانە کەواتە ئەگەر بەڵانسێکی باش و چاک و مەزبوط نەکرێت ڕاوەدینار و کاسبی و معاناتی دەرەوە هەمووی لەسەر پیاو بێت و چێشت و نان و هەموو شتەکانی لەسەر ماڵەوەی کەواتە نەمانتوانی هاوسەنگێک و وەکۆڵێت هاوسەنگێکی خێزان دروستکەین ئەگەر سەیری عنوانەکە بکەن بۆیە زوو سەیرەکەم لە تەلەڤیزیۆنەکە لێم دانووسراوە پاراستن کەمەش بەخۆی گرنگە پاراستن بە زمانی ئینگلیزیانی چۆن بڵێ پرۆتێکشن چۆن بیپارێزی اینجا لێرەوە دەڵێن هاوسەنگی خێزان بەڕاستی زۆر جار بەچی دەپارێزرێت احتیمالە کە لە مۆزوعەکە زۆر دەرنەچی بەڵام احتیمالە سۆشیال میدیا هۆکارێک بێ بۆ پاراستنی خێزان و خانوادەکە احتیمالە جوان ئیدارەدانی پارە هۆکار بێ بۆ پاراستنی و خێزان و خانوادە احتیمالە خیانەت نەکردن و نەبوونی نام ینی لەم چەند ڕۆژەیە ئافرەتێک تەلەفۆنەکە کاکتۆر بۆ تەراویحش مۆبایلەکەیە بە گومانم لەوە نیە پەیوەندی هەیە خەریکی قەلیبلیە
خەریکی قلیبلی و بەزم و ڕزمە تەفەوت کە مۆبایلەکەی بۆ تەراویح دانانێ مێردە فزولەکە یعنی دکتۆر مێردە فزولەکە یعنی نییە مەسەن نامونامی بۆ نێر و سڵاو و بەزم و ڕزم هەتا کڵاوەکاتە سەری و خۆینەکەی بۆیە وش خاڵێکی گرنگ و مویمە چۆن بتوانێت ئەم بەڵانسەر ڕابگیرێت لە بینەوەی کە سیقەکە متمانەکە و کەم تا زۆر بتوانێت خێزەکەواتە پرۆتێکشنەکە گرنگە جاری وایە تێکڵاوی هۆکارە بۆ پرۆتێکشن یعنی ڕەنگە بە ڕێزێکیسەی کە ئەڵێ دکتۆر بەسەر ئافرەت بچێ بۆ تەراویح بێتەوە یان چی لە مەسەلا گۆڕە با لەوە چی لەوێ خەڵکێکی باش ببینێت لەوە چی ئافرەتێکی باش ببینێ لەوە چی ئافرەتێک ببینێت بڵێ هەبی کاتە گاتە بڵێ کنا باوانتان شێبا بە پەلە بڕۆمە بەخوا حەزەکەم ئەوە تەمای قاوە و تۆزە کێکێ دروستکەم بۆ ماڵەوە ئێم ئافرەتە بەخۆی ئاچێتەوە ئەڵێ ئافرەتێکەکەی لە بەیانیەوە تا ئێوارە چێشت و نان لێنێ ئێستش بە تەمای بڕاتەوە هەندێک چالاکی تر و هەندێک خزمەتگوزاری بۆ ماڵ و خێزانی بکات کەواتە ئەم ئافرەتە گە ژنی منە ژنی توێ خوشکی من و توێ کەم تا زۆر بەخۆیان دەچێتەوە بۆی ئەم پرۆتێکشنە ئەم پاراستنە زۆر لەسەر سوشیال میدیا تێکەڵاوی هاوڕێ برادەر تێکەڵی ژینگە گۆڕین بەخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە کەمتر ئێمە ئەم کولتورەمانەیە پاراستنی هاوسەنگی خێزان زۆرجار بە ژینگە گۆڕینیش دەبێت کە ژینگەی جۆرا و جۆر بگۆڕن کە زۆرجار کەمتر ئێمە بیر لەوە دەکەینەوە مزگەوتی جیاواز سیمیناری جیاواز چالاکی جیاواز تەراویحی جیاواز چکە بە هەوەی هەمەوە کەم تا زۆر دڵ و دەرونی مرۆڤەکان دەکاتەوە و خۆشی و ئاسوودەیەکیان پێ دەبەخشێت. بەس خۆش خوا دکتۆریان تەسەسولەکە ڕێکەینەوە ها قەیناوەر دەشمە لای ماوەساشنەوەکە و جادەنگی کرد ماوەساشن هەر بەڕاستی ئەوەی دکتۆر باسی کرد ئەو ئافرەتانەی ئێوە بینیوتانن زۆرترین بەشداری تەراویح و نوێژی جەماعەتەکەن هیچ جیاوازیەکیان هەیە لە ڕووی ئەو تایبەتمەندیانی کە ڕەنگە بۆ ژیان پێویست بن وەکو مامۆسا بەدرێژ باسی کرد کە هەموو حرکاتێکی بۆ ئینسانی مسلمان عیبادەتە لە خۆگۆڕینێکەوەمانە فەرقێکەیە بەڕاستی وایە تەسیری هەیە ئەوەی دکتۆر فەرمووی بەڵێ ینی ئەو جیاوازیە دروست ئەکا لەوەی کە تۆ ئافرەتێک بە تەنها بەردەوام لە ماڵەوە بێ تەنها خواردن ئامادە بکە خزمەتی مناڵ بکە کامە وەکو ئەوەی کە وەکو ئەرکێک ئەرکی سەرشانی خۆیەتی بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بەردەوام لەم ماڵەیە بێ چکە ئەویش گۆشەگیر ئەبێ ئەویش ئیتر تەنها شتێکی تر نابیستێ لە غێری ئەوەی کە ئەم چێشتە چۆن لێ بنێ چۆن مناڵەکانی پەروەردە بکات تەنها فریای ئەمە ئەکەوێت واتا کاتێک نابینێتەوە بەوەی کە بڕواتە دەرەوە ئەو پەیوەندیە دروست بکە ئەمەش ئەبێ وەکو کاک دکتۆر باسی کرد هاوسەری ئەم هاوکاریە بکە بەوەی کە تێکەڵی خەڵک بکە بڕوام کە تێکەڵاوبوونی خەڵک لە چین و توێژە جیاوازەکانە گرنگی خۆی هەیە بۆ هەردوو ڕەگەز بە تایبەتی بۆ ئافرەت کە بتوانێت گۆڕانکاریە دروستکە ڕاستە تۆ جاری وایە ئەچیتە تەراویح بۆ نمونە کەمتر ئافرەتانمان ئەچن بەڵام لە مانگی ڕەمەزانە مزگەوتەکان با بڵێن ئافرەتانیشی تێ ئەچێ گۆڕانکاریەکی هەم ڕۆحی هەم ئیمانی دروست ئەبێ هەم لەوەی کە تۆ سیر ئەەکەیت وەک ئەڵەیە کە مێردەکەی گلەی لێ کاڵە جلێکی جوانی لە بەرانیە بەڵام کە ئاچێتە ئەوێ ئافرەتێکە بینێ پۆشتە و پەرداخە و جوانە ینی کاریگەری لەسەر ئەم ئافرەتە دروست ئەکا کە بێتەوە ئەمیش بە هەمان شێوەی ئەو بێ یا بۆ نمونە داوەتیە کە ئەچنە ماڵێکەوە سەردانی ماڵانێک ئەکەن خواردنێکە جیاواز دروستی کردووە ئەمیش بە هەمان شێوە ئەتوانێ ئەم فێربوونە لەمەوە وەربگرێ ڕاستە تەلەڤیزۆن هەیە فەیسبوک هەیە چوزانم بەڵام هیچی بەوە نابێت کە تۆ ڕاستەوخۆ ئەم پەیوەندیە دروست بکەی بۆ ئافرەت کە بتوانێت ئەم گۆڕانکاریە دروستکە ڕاستە ئەم باڵانسە کە بۆ منە ئێمە ئیسە قسەی لەسەرەکەین زۆر قورسە جێبەجێکردنی چونکە باڵانس هەیە بۆ منە لە بینی جوان و ناشرینە لە بینی بوون و نەبوونە لە بینی ئەوەی کە تۆ ناشرین و جوانە یان ئەو شتانەی کە بڵین هەموو پێچەوانی یەکتری ئەبن تۆ چۆن بتوانانی ئەم باڵانسە ڕابگری ئایا توانی ئەم تەرازووە بەم جۆرە بێت نەخێر لەبەرەوە بتۆ بێ وەکو یەک ئەم هاوسەنگی ڕابگری لە مابینی خێزانت لە مابینی مناڵەکانت جاروایە ئەو خێزانە مناڵی تازە پێگەشتو تایە کچ و کوڕی سن البلوغی تایە بۆ نمونە مناڵی ساوای تایە دایک و باوکی تایە زۆر جار دایک لەگەڵ کوڕەکەیە ئەژی چۆن ئەم پیاوە هاوسەنگی لە مابینی دایک و خێزانەکەی بکە ئەمەش بە خۆی خاڵێکی گرنگە یان لەگەڵ ئەوەی کەم لەگەڵ مناڵەکانی کە گەورن لەگەڵ ئەو مناڵانی کە بچووکن چۆن ئەم هاوسەنگیە دروست بکە کاکشان باسی ئەوەی کرد کە ژنان ڕاستە زۆر جار هیلاکە بن لە ماڵەوە ماندوو ئەبن ئەبێ پیاوان قدری ئەم ماندوو بنە بزانن باسی لەوە کرد کە من یەکێکم لەوانەیە کە ماندوو ئەبم جا ئەوە شتێکی باشە ئەگەر پیاوان هاوکاری خێزانەکانیان بکەن ئێمەش فەخری پێوە ئەەکەین بەڵام ئێمە هەمیشە وتومانە وەکو ئافرەت نابێ فەرزیکەی بەوەی کە بڵێ ئیلا هەر ئەبێ پیاوی هاوکاری خێزانی بکە ئەگەر هەر پیاوێک هاوکاری خێزانی نەکە پیاوێکی خراپە یعنی ئەوانەی کە هاوکاریان ناکەن
پیاوێکی چاکە ناخۆ ئەم باڵانسە بەم جۆرە نییە تۆ بێ ئەو کەسە کەسایەتی ئەو کەسە بناسی بزانی تا چەند ئەم کەسانە یان ئەم ژن و مێردە چۆن بتوانن مابینی یەکتری ڕێز لە یەکتری بگرن چونکە هەمیشە پیا و حەز بەوە ئەکات کە گرنگی پێ بدرێ وەژن حەز بەوە ئەکا کە پیا و ئەویش هەر گرنگی پێ بدرێ بەڵام بە شێوازێک کە پێی بڵێ دەستت خۆش بێ بۆ نمونە خۆشم ئەوەی خواردنێکی خۆشت لێ ناوە شتێکی جوانت کردو حتا ئەگەر خواردنەکەشی بۆ منە سوێر بێ یا بێخوێ بێ ئیتر ڕەمەزانێ ئەوانەشی تێ ئەکەوێ خۆ ناکرێ ئەمە تۆ بەم جۆرە لەسەر سفرەکە هەستی بڵێ خواردنێکی ئاوهایە و بەم جۆرێ بۆی پێویستە پیاویش گرنگە ئەم باڵانسە ڕانگرێ لە مابینی خێزانەکەیە کە چۆن بتوانێ خێزانێکی تەندروست چونکە هەمیشە پیاوان ئەگەر بەو ڕقیە لەگەڵ ئافرەتانە مامەڵە بکەن ژنانیش وان لێدێ ئەم باگراوندی ئەم خراپی کە ئەمان بەرامبەریان کراوە بۆ خوار خۆیەوە ئەیگوازێتەوە لەبەرەوە هەمیشە ئێمە ئەڵین تکاتان لێ ئەەکەین لە پیاوان کە ڕفقەم بێقەواری زۆر گرنگە بۆ ئافرەت بە نەرمی لەگەڵیانە مامەڵە بکەن چونکە ئەبێت تۆ ئەمەوەکو شوشەوایە ئافرەت پیا دایم بەدەستی و بگرێت لە دەستی نەکەوێتە خوارە بۆی نەشکێ کەشکا ئیتر لەت ئەبێ و درزی تێ ئەەکەوێت ئێمە هەمیشە ئەوە ئاڵین چکە ئافرەت وەک ئەوایە کە وەک دەریایەک وایە شەپۆل ئەیە ئەبێ پیا بزانێت لە کاتێکە ئەم شەپۆلە ئەیات پیا ئافرەت وەکو ئەوە وایە کە کتێبێکە ئەبێ پیا لی تێ بگا لی تێ بگا کە ینی چی ئەوێ چۆنە لە ماڵەکەی چۆن هەڵسوکەوتەکە بۆیە ینی پێغەمبەری خوا کاتێکە لە دینی ئیسلامی شاباز لەوە ئەکرێت کە فەرمێت ئیستەوصوا بالنساء خەیرا ئێوە باش بن لەگەڵ ژنانە ژنانیش ئەگەر پیا و لەگەڵ ژن باش بوو بە فیترەتی خۆی وەک ئەو حەنان و حوبەی کە هەیەی وەک ئەو میرەبانی کە خۆی هەیەی بە هێواشی لەسەر خۆی هەمان ئەو فیترەتەی هەیە کە بتوانێت باش بێ لەگەڵ پیاوە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خێزانەکەی ئەکا بۆیە هەمیشە ئێمە جەخت لەسەرەوەکەینە کە گۆڕانکاری لە ژیانی مرۆڤەکانە زۆر گرنگە و چوونە دەرەوە گرنگە و هاتوچۆ گرنگە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەڕاستی زۆر گرنگن مەهماکان ئەگەر تۆ چەندێکی شکارت هەبێ زۆر خێزانمان هەیە زۆر مەشغوڵن هەم ژنەکە هەم پیاوەکە بەهۆی ئیشوکاری ڕۆژانە نایان پەرژێتە سەر ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان تۆکمە بکەن لە حتا لە نێوانی خۆیانە کاتێک کە دێتەوە مناڵەکانیان هەرێکە لە ژوورێکایە بە مۆبایلی خۆیەوە چەندێک لێک نزیک بی لەناو ئەوی خێزانە تۆ دووری زۆر جار ئەم پەیوەندیە لە مابینی ژن و مێردا کە لە ژوورێکی نووسنا پێکەوەن چەندێک پێکەوەن وەک هەر ئەو نووسەر ئەمریکی ئەڵێ هەر چەند پێکەوە نزیکن بەڵام دوورن لە ڕۆحیانەتەوە دوورن لەگەڵیەکە لەبەرەوەی ئاگان لە یەکتری نییە سۆز و خۆشەویستی ناجەن بە یەکتری هەر یەکۆ مۆبایلێکی پێ ئەو نازانێ قسە لەگەڵ کێەکە ئەویش هەر بۆ خۆی لەگەڵ کەسێکی ترایە لەبەرەوە ئەم پەیوەندیانە بەم جۆرە مامەڵەیەکی تەندروست بۆ یەکتری بەڕاستی وای لێدێ کە شیرازەی خێزان بەرەو ئالۆزبوون بچێ بۆیە ئەمە هەمیشە جەخت لەسەرەوەکەینەوە کە خێزانی تەندروست بریتیە لەوەی کە خۆشەویستی و تەبایی هەردووکیان ئەبێ بیدەن بە یەکتری تەنها بە یەک لا ناکرێ ڕاستە ئافرەت کۆڵەکەی ماڵە شاژنی ماڵە ئەتوانێت ئەو باڵانسە ڕابگرێ پیاویش ئەبێ ئەو گۆڕانکاریە لە خۆیان دروست بکات کە چۆن بتوانێت پاداشتی هەموو ئەو کارانە بداتەوە کە ئەم ئافرەتە کردوێتی و ماندوو بووە لەگەڵی و پاداشتی ماندوو بوونەکانی بداتەوە دەستە خۆش مامۆستاجان مامۆستا بە دیدێم و لای بەڕێستان چی بکرێت کە هاوسەنگی هەبێت و پاراستنی هاوسەنگی عیبادەت و پەرشەکان دایکێک لەگەڵەوەی کەمانۆ بێت و ئێوارە و ئفتاری ماڵە دروستەکات دواتر لەوانێت خەریکێکی عیبادەت بێ بە قوڵی بەڵام چۆن بتوانێت ئەم عیبادەتانە بە هاوسەنگ بێت و ئاگاداری خێزان و ئاگاداری هاوسەرەکەشی بێ لەگەڵیە کە ئەویش لەوانێت بە عیبادەت بۆی بنووسرێ طبعا ڕاگررتنی هاوسەنگی هەنگاوێک و کارێکی گرنگ کە تایبەتە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە طبعا وەکو هەر کاک دکتۆری شنۆخانیش باسییان کرد پێکەوەیی چۆنەڵی مەوجود بوون لەسەر یەک سفرەوە خوان و لە ڕووی ڕۆحی شەوبەیەکەوە کۆبوونەوە مەخۆی لە خۆیدا خاڵێکی زۆر ئیجابیە ئینسانی باوەڕدار طبعا لە کڕۆکی هەنگاوەکانی خۆیدا تەواو چۆنەڵی مەبدەئیەن کاتێک هەنگاوانێ
ئامانجێکی زۆر پیرۆزی هەیە کەوەی ڕەزامەندی خی پەروەردگار بەدەست بێنێ ئەوە گرنگترینە کە خی گەورەژە فەرمی و ڕێدوان و مین اللهی ئەکبەر ئەمە خاڵێکی زۆر زۆر جەوهری و گرنگە بۆ ئینسانی باوەڕدار و ئەو چۆنەڵی پشکی شێرە زیاتر بەر خودی ئافرەت خودی دایک خودی ژن ئەکەوێ کە طبعاً دایک گوتمان کۆڵەکەی ماڵە ڕاگیری ئەو هاوسەنگەیە و پەروەردەکاری خێزان و مناڵەکانێتی گرنگە ئەو هاوسەنگی ڕابگرێ یەکەمی شت لە ڕووی چۆنەڵی خێزانداریەوە لە ڕووی پێکەوەیەوە لە ڕووی تەباییەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ڕێزگرتنەوە لە ڕووی محەبەتەوە لە ڕووی چۆنەڵی جگە خێزانی خۆی بۆ دەرەوەش گرنگە دایک ئەو هاوسەنگی ڕابگرێ مناڵەکەی جگەرگۆشەکەی کوڕە گەنجەکەی کچە گەنجەکەی و مناڵەکەی کێشتا نەگەیشتۆتە تەمەنی ڕۆژ چۆنەڵی محەبەت و خۆشەویستی لە دڵیدا بچێنێ چۆن بەڕائەتی لە دڵیدا دروست بکە چۆن وای لێ بکا لێ بوردە بێ چۆن وای لێ بکە کە دین فێری کردوین ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ خوشک و برای مسلمانم بۆ خزم و کەسوکارەکانم بۆ دراوسەکەم بۆ هاوتەمەنەکەم بۆ هاوپیشەکەم بۆ هاوپۆلەکەم هەتا دوایی پێی خۆش بێ ئەمە گرنگە عنی دایک دەتوانێت بە ئەو ڕۆڵەی خۆی هەڵسی هاوسەنگی ڕابگرێ لە خودی ماڵا بۆ دەروەی ماڵیش کەواتە ئەتوانێت لەگەڵ خودی خێزانەکەدا لەگەڵ ئەندامانی خێزانەکەدا لە ڕووی پەروەردەوە ئەوە چۆنەڵ ئەسپی خۆی تاو بدە لە ڕووی تەقواشەوە زۆر گرنگە لە مانگە پیرۆزەدا کەوتمان دڵەکان دەرمن مناڵەکان گەنجەکان کوڕ و کچەکان لە دەوری خۆی کۆ بکاتەوە چۆنەڵی لە ڕوو ڕۆحیەوە پەروەردەیان بکە هاندیان بدا بەرەو ئەو شوێنانەی کە چۆنەڵی لی سوودمەند دەبێ ئایا مزگەوت و ماڵی خوایە ئایا سنتەرێکی قورئانە ئایا شوێنێکی پەروەردەیە ئایا هەر شوێنەکە بتوانێت ئەم گەنجە خۆی لێ بدۆزێتەوە چۆنەڵی خۆی لێ پەروەردە بێ ئەمە خۆی گرنگترینە و هاوسەر ئەتوانێت بۆ نمونە کەوتمان باسی باڵانس و هاوسەنگی ڕاگرتنە گرنگە کاتێک بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین دە مانگە پڕ خەیر و بەرەکەتە داین کەوتمان ئەبێ دەستپێکی وابێ لە پەروەردەکردنی مناڵ و ئاشتەوایی و لێ بوردەی و هەتا دوایی مناڵەکان چۆن فێر بکاکەها ڕێز بەرامبەر بە باوکیان نیشان بدەن چۆن ڕەنجی باوکیان لەبەر چاو بێت چۆنڵی لەسەر سفرەخوانەکە چاویان لەسەر ئەو بێ کە جێگەی تایبەتی هەبێ ڕێز لێ گیرا بێەوە باوکەکەش بە هەمان شێوە ڕاستە ماندووە ڕاستە زەحمەتێکێشە ڕاستم ڕەبی ماڵە ڕاستە بۆ منە فەقەی لەسرە بژێوی ژیان دابین کا مەسکن دابین بکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕاستە بێ ئافرەدەم ئەم هاوسەنگی ڕابێ پیاویش دەبێ بە هەمان شێوە و ئەو کۆ نەرمی خاتوشنۆ باسی کرد بە نەرمی و بە شێوەیەکی ئیداری مامەڵە بکە ئافرەت بریتە لە عاتیفە و سۆز ئەو بۆ خۆی عەتف و سۆزی خۆی بەرامبەر بە خێزان و هاوسەرەکەی نیشانەدا ئەمە گومانمان لەوەنی ئافرەت بەس یەک تۆز هەست و سۆزی بۆ دەرببڕدرێ یەک تۆز چۆنەڵی پیام و بادەرە بکە وشەیەکی خۆش دەستخۆشیەک ڕێزنیشاندانێک کاراسانیەک هاوکاریەک ئەو چۆنەڵی کاردانەوەیکی زۆر لەوە زیاتر بەرامبەر بە هاوسەرەکەی نیشانەدا پیا و زۆر گرنگە ئیداری بێ و دڵنەرم بێ و بزانێت چۆن بە شێوەیەکی چۆنڵی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ خێزاناکە کەواتە وتمان لە ڕووی عیبادەت و پەرستشیشەوە دایک دەتوانێت ڕۆڵی کارا ببێنە باوکیش بە هەمان شێوە بەرپرسیارەتەکە تەنها ڕوولێک لا ناکە کەواتە مەسئولیەتەکە بۆ هەردوو لای پەروەردە و عیبادەت و تەقوا بۆ هەردوو لایکە مەسئولیەتی دایکە مناڵەکانی فێرکە باوکیش بە هەمان شێوە باوسا بەدرویست ئەوە لێ پرسم بۆ ڕادێکەمە گرنگە هەر لە قسەیەکی دکتۆر بەختیار چونکە لە پاڵەوەشا متمانە چەندێک ڕۆڵی هەیە بۆ پارێزگاریکردن لە هاوسەنگی خێزانوەک و بانخوازێک موبایلەکە دەبێتە دەرەواڵێ ئەوە بردی لەگەڵ خۆیان بۆ تەراوی نایبێتە دەرەواڵێەوە بوون بوو چۆن بیدۆزینی شێکمان پێ بوو نایەتەوە ئەم متمانێت شەنێک لە نێوان ژنان و پیا و دایکێک سێقەی بەم کچەکەی نەبێ یان برایەک سێقەی بە خوشەکەی نەبێ ژنومێردێک خۆشە نە ژنومێرد بن متمانە لە نێو تاکەکانی خێزان چەندێک ڕۆڵیە بێت بۆ ئەوەی ئەو هاوسەنگیە بپارێزرێ بە باشی کاکشوان سەبارەت بە نەبوونی متمانە ئەمە ئیلەت و دەردێکی کوشندەیە ڕووی لە تاکەکان و خێزانەکان کردووە دین چیمان پێ من کاتێک ئاینی پیرۆزی ئیسلام طبعا ئینسان ئەوەندا خاوەنی بیر و باوەڕێکی پۆڵاین بوو کە خاوەن مەبدە بوو عەقیدەیەکی پاکی هەبوو پەروەردە کرابوو بە پەروەردەیەکی قورئانی عنی وشیارە بەرچاوڕوونە پەروەردەکراوە تەحەفوزکارە خۆی لە هەموو شتێکە پارێزێ لە نەزەرێک لە ئاوردانەوەیەک لە پەیوەندیەک لە چاتێک لە لایکێک لە سڵاوێک لە هەموو ئەمانە خۆی پارێزێ یعنی ئەم بابەتی نەبوونی متمانە و لێکترازان و لێک هەڵوەشانی خێزانەکەمە ئیلەتێکە بەداخەوە ڕووی لە زۆرێک لە خێزانەکان کردووە من ئەڵێم ئافرەت ئەبێ زۆر لەوە چۆنەڵەی
زۆر لەوە بەقوەتر و ئیداریتر و چۆنەڵی سەرنجڕاکێشتر بێ کە بکەوێتە چۆنەڵی مراقەبەکردن. بەڕای من ئەگەر پیاوێک هەستی لای هاوسەرەکەی نەبوو هەموو هێزی و دنیا بکەرە مراقەبە بەسەریەوە، ببە بە میکرۆسکۆپ بەسەریەوە، جاسوس دانێ بۆ مزگەوتی بۆ شوێنی ئیشەکەی بۆ هەموو شوێنە کامێرە دابنە ناتوانانی کۆنتڕۆڵی بکەیت. ئەبێ ئەمی ئینسانە خۆی لە خۆیدا کەسێکی پاک بێ، کەسێکی خاوەن کردداری پاک بێ، خاوەن پێشینە پاک بێ، پەروەردەکراو بێ، خاوەن معلومات بێ، خوێنەرێکی باش بێ، وشیار بێ، ڕۆشنبیر بێ، لە خواترز بێ، هەست بە ڕقابەتی خوای ڕەب العالەمین بکە. ئینسان کە هەستی بە ڕقابەتی خوای ڕەب العالەمین کرد لە نەزەرێکی بەسیتەوە خۆی پاراست کە نەزەر بەسیتیش نییە، وایەکێکە لە تیرەکانی شەیطان یعنی چۆنەڵی ئاسەواری زۆر سلبی جێهێڵێ. ئەگەر ئینسان لە نەزەری خۆی پاراست چۆنەڵی حاڵەتەکەی ناگاتە سۆزداری و پەیوەندی دروستکردن و اختلاط و هەتا دەستیەگا بە حرامە گەورەکەی کە زۆر کەس لێ ئەترسێ. بۆیە ئافرەت دەبێت زۆر لەوە لێهاتووتر و زیرەکتر و چۆنەڵی عاقڵتر بێت چۆن بتوانێت هاوسەرەکەی لە دەوری خۆی کۆبکاتەوە، مافی پێ بدە، حەزو ئارەزۆکانی بۆ جێبەجێ بکە، بۆ بە هەمان شێوە بۆ هەردوو لایەکلانە نییە. وەکووتمان خێزان ئافرەت دەتوانێت وەکو بە عاتیفە و سۆز و نەرمونیانی ناوزەند کراوە دەبێت بتوانێت هاوسەرەکەی سەحب بکە، هاوسەرەکەی بەلای خۆیدا ڕابکێشە، حەزو ئارەزۆکانی بۆ جێبەجێ بکە، موتیع و گۆڕایاڵی بێ، بزانێ حەزو ئارەزوو تەبیعەتەکانی چۆنە، ئەو جۆرە جیاوازیانی ئەم هەیەی بۆ ئەو هیچ کاتێک هاوسەرەکان تەبیعەتیان و یەکتر نییە، کۆمەڵێک جیاوازی هەیە، بزان چۆن لەگەڵ جیاوازەکان یەکتریە خۆیان ڕابهێنن و بە هەمان شێوە پیاویش ئەبێ ئاوا بێ. خۆ تەنها بابەتەکەی گلانە نییە، پیاوانی ئەو دەردەیان هەیە، مراقەبەی زۆریان بۆ ئافرەتان هەیە، بێمتمانەی هەیە، پیاویش ئەبێ کارێکە خێزانی لە چاوی پیا بپارێزێ، سەرنجی بەلای خۆیدا ڕابکێشێ، لە دەوری یەکتر کۆ ببنەوە، بێکارێککەن چۆنەڵ ئەو سێقە و متمانەیە دروستکەن. گرنگترینشت پەروەردەیەکی ئیمانیە. ئینسان کە ئیمان لە دڵیدا جێگیر بوو، هەستی بە ڕقابەتی خۆی ڕەب العالەمین کرد، هیچ کاتێک ئاراستەکەی بەرەو ئاراستی خراپ ناڕوا و ئینسانیش بەرەو گومان ناڕوە و نابێ ئێمەش هەموو هەنگاوێک و حرکاتێکی هاوسەرەکانمان بە گومان وێنا بکەینەوە. ئەوەش خۆی لە خۆیدا دەردێکی کوشندەیە، خۆی لە خۆیدا بێ هەر ئەوەندە سێرێکی سۆڕەتی نور بکەین پێمانە فەرمێ چۆن خۆمان لە هەندێک گومان بپارێزین، هەندێک گومان تاوانە. بەزیتر ئافرەتی ژەبێ زۆر لەوە زیرەکتر بێکە سەحەکەی بۆ چۆڵ کاوجێ بهێڵێ و پیاویش بە هەمان شێوە بێ ئیداریاتێکی بەقوت قسەی هەیە لە مۆزوعە. کاک دکتۆر وەڵا خاڵێکی زۆر گرنگ هەیە دواتر ئیزافی ئەو قسانی مامۆسایانە کە لەوانەیە نەک هاوسەنگی تەواوی لەوانەی خێزان تێک بات زۆرترین کێشە و گرفتی لێ دروست بێدەویش نەبوونی خۆشەویستیە. ینی پیاو زۆرینەی دڵنیام ئاگادای زۆر لە کێشەکانی زۆر جار خۆشەویستێکی گشتگیری نییە بۆ ماڵ و خێزانی، بەڵام لە دەرەوە گەر پەیوەندیێکی بزەبت ینی بەدەل لە خێزانەکە گەر پەیوەندیکی ناشرعی هەبێت لەگەڵ خانمێکە زۆر خۆشەویستی بۆ هەیە. ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە؟ چی بکرێ بۆی کە خۆشەویستی لە نێو خێزانەکاندا بگەڕێتەوە لە نێوان هەردوو هاوسەردا؟ جوان مەسەلەی تەبان خۆشەویستی ئەگەر بوارە طبیەکەی و بوارە دەرونیەکەی باسی بکەین، هەر کاتێک دوو مرۆڤ یان چەند مرۆڤێک یان خێزانێک یان تەنانەت خێزانە هاوسەنگکەش کە باسی دەکەین هەوڵیاندا لە بیرکردنەوە، لە بڕیار، لە حەز، لە خولیا، لە ئامانج لێک نزیک بنەوە خۆشەویستی باشتر و چاکترە بێت. دوو هەر کاتێک لەم خێزان و خانەوادەیە بڕیارەکان و پارە سەرفکردنەکان و کەم تا زۆر خزمەت گوزاریەکان گشتگیر بوو، هەمویان توانیان سوودی لێوەرگن و هەمویان توانیان ئەم خێزانە و تاکەکانی ئەم خێزانانە بە بڵێن بێتر لە ژنەکە لە پیاوەکەیان لە منداڵەکان توانیان سوودمەند بن لەم داهاتی ئەم خێزانە خۆشەویستی و ئاسوودەی دروستە بێت. هەر کاتێک بە زمانێکی تر بڵین هەر کاتێک لە بینی ژن و پیاوە هەستێک کرا کە کەم تا زۆرێ لە بڕیارەکان و زۆرێ لە بەڵێکان و لە نەخێرەکان پێکەوە بڕیار ئەدەن و پێکەوە هاوبەش بووە نمونە مەسەن دەستە جەمعی بڕیارەدەن کەواتە ئەوختە لە ڕووی طبیەوە دەڵێ خۆشەویستی زیاد دەکەن. یعنی با بە زمانێکی تر بڵێن کچ و کوڕێک هەرچەند نمونەیەکمان بۆ باسکی دڵنیان بینەرە کچ و کوڕێک کەی ئەکەونە داوی خۆشەویستی یەکتریەوە ئەڵێ دکتۆر هەستەکەم وەک من بیرەکاتەوە، هەستەکەم خولیای وەکو منە، هەستەکەم سەیکردنی بۆ ژیان وەکو یەکە، هەستەکەم دکتۆر ها دووسێ جاپرسیتی تۆ حەزت لە ڕەنگی چییە؟ دایکت نەمرەوتێتی شین وەڵام منی شین، تۆ حەزت چیە؟ وەڵام من لە سەفر ئەمیش لە معلوماتانە خراپ نییە ئەوە ئێعلانیان کەین تەنگ بەرزکەرەوە تمە معلوماتانە بین خەڵک ئەمە سڕێکەکەم بەس خۆ بزەبت وایە بەڵام کاتم لە چیە پرۆسی هاوسەرگیریەکە وا نامێنێت بۆ چی وایە؟
کەچنە پرۆسی هاوسەرگیریەکە و مدەتێک چەند ساڵێک پێکەوە بێت ئەجای سمشەمە ئەوە بڵێم کاتێک کە پیاو لەگەڵ ژنە هەر هەوڵیان نەدا ئەم زۆرترین نزیک بوونەوە ڕوو بدا خۆشەویستی ڕوونات ینی بۆ نمونە پیاوەکە تۆ حەزی لە مزگەوتە چی پێویستەکە تۆ بڵی ئەوە هۆ مزگەوت هەن نەبڕایەوە ئەمڕۆ خەچێکە لە ماڵ و نوێژ بکە تۆ بە مەسەر و دڵت گرت دوو پیاوەکە زۆر حەزی لە وتار و سیمینار و چالاکیە چی پێویستەکە تۆ سەر و دڵیگی نا بەعکسەوە کوڕێکی ماڵەکە مثلا سعات بۆن و نۆ نیو ینی باوکێکە ئێستا سەیری بەرنامەکەمە سعات 8:30 تۆ مناڵەت خۆت لەگەڵ خۆتا برد بۆ تەراویح نیم سعات بە دیار تۆ دانیش ڕەنگە زۆر حەزی لە تەراویحەکەش نەبێت قەیچێکە تۆ سعات 9:30 بە دیار بەرشە و ڕیال مەدریدەوە دانیشی تۆ لە بەیانی شەبەقیەوە بۆ نمونە ئەم ژنە بە دڵی تۆی کردووە حەز و خولیای تۆی بەجێ ناو لە چێشت و نان و تە ئێوارە حەزم لەوەی ئەوە نێ بڕغی تونکردنەوە و دایزدان و قۆزی و چی و بەزم ڕزمی بۆ حازر کردووە قەیچێکە سعات نۆ بڵێ پیاوەکە دەی باسەلێکی لەو خوشکەم بدەم لەو دایکەم بدەما کەواتە مەبەستم لەمەیە ئەگەر بڕیارەکان بەڵێیەکان نەخێرەکان خولیاکان حەزەکان تەنانەت با من شتێکی تر بڵم یانی زۆر جار ئافرەت مامۆستایان ڕەنگە زیاتر پشتگیریم کە لە کاکتۆر سیارەمان هەیە بەس هەستەکەم لە خزمەتی منان نییە بوونین پاری باشیە پیاوەکەم بەس هەستەکەم لە خزمەتی منان نییە مانگانێکی زۆر باش و چاک و مەزبوطمانە بەس هەستەکەم لە خزمەتی منان نییە مانای ئەم ئافرەتە هەست بەوە دەکات کە خێر و بێری ئەم خێزانە ئەم خانەوادەیە سیارەکەی ماڵەکەی خانۆکەی شتەکانی لە خزمەتی ئەمانە کەواتە ئەوە هۆکارێکە بۆی کە ئەو خۆشەویستیەکەم بێتەوە ئەو محەبەتەکەم بێتەوە بێتاقەتێکم بێتەوە عکسەکەیشی زۆر ڕاستە ینی زۆر ئاسانە برایەکی سە بڵێ دکتۆر بەس بمزانم چۆن ئەم پیاوە ئەم ژنە منی خۆش بێت هەوڵ بدە حەزەکان نزیک بەرە خولیاکان نزیکەرە و بڕیار پێکەوە بدەن با بەدەستە جەمعی بێت با مشتەرەک بێت ینی مەسەن بە ڕێزێکی سەری بەرنامەکەمانەکات سی وەرەقە زەکاتێتی قەیچێکە بڵێ ژنەکە لە خزم و کەسوکاری خۆت سیر بکە تۆ لە خزم و کەسوکاری خۆت یەکی هەڵبژێرمش لە خزم و کەسوکارێک یەکی 15 وەرەقەی ئەدەینێ چەندێ خۆشە بۆ نمونە مەسەن بڵێت ژنەکە ئەم بۆ نمونە مانگی ڕەمەزانە چۆ زۆر جارێن پێماڵێن بەخوا لەم ماوەی برادەرێتی بەخوا ژنت چاکرد بە کەڵەگا بەسەرمانە بۆ خوا تۆ ئیبادەت کردەوە وتم کاکە وانە ئەمەی کە باسی دەکەین ئەمە واقع بۆ هەمومان خۆشوەر یعنی من ئەگەر ئەمە بکەم منیش سرم سوکە بێ بۆڵی ژنم بەسەر کەمە بێتەوە چکۆمە سەر ڕەنگە بەڕێزێک بڵێ بەخوا چاک ئیشەکە پانیەکەنەوە ئیشەکەتان تێگەنانووە نا بەمە مناڵ ماڵەکەی ئیسراحەتە بێ ژنەکەی ئیسراحەتە بێت پیاوەکەی ئیسراحەتە بێت نانێکی ئیسراحەتە خوا ینی مە شەڕ یان ئێمە هەمیشە وتومانە من بەس باسی خۆم بکەم با باسی کەس نەکەم 20 ساڵە دکتۆرم هەتا خانوویەک و سوکنەیەکم دروست کردووە 120 مترێک ئەوش لە حکومەتی هەرێم وەرەگرتووە 150 متر بۆ هەموو بەرهەمی 15-20 ساڵم داوە بم خانەوە غێرە ناو ئەم خانووە بەحەسێمەوە ئێماکوولە من لەم 150 مترەژ نەحەسێمەوە یعنی تۆ دیقەت بدە مەسەن 15-20 ساڵ ڕاکە تا سیارێک ئەنەیتە یەکەوە سیارێک بۆ نمونە مەسەن دەیکڕێت غێر ئەم سیارەیە ڕەنجی 15-20 ساڵە شەو نخونی و ڕاکەڕاکە ئەبێ هەموو خێزانەکە پێوەی بەحەسێتەوە 15-20 دانە ساڵە خێزانم ماڵداریە کات و پارەکە ناوەتە یەکە و بە هەردووکمانەوە تا وای لاتوی سە زەکاتمان هەبێ بۆ نمونە ئێغێر ئەم زەکاتە بەخشینی زەکاتەکەش ئەبێ خێزانشم مستەفید بێت خوشکێکێتی برایەکێتی کەسێکی نزیکێتی خزمێک و کەسوکارێکێتی ئافرەتێکی نزیکی ئەمە بۆ نمونە ئافرەتێکی بەڕێزی بێوەژنەکە کۆمەڵی مناڵی بەسەرکەوتە بۆ ئیلا هەر بۆ خۆم کەواتە کە دەڵێن بەڵانسەکە بەم جۆرە کە هەست هەمومان هەستمان کرد ئێسێمە بۆ خێر و بێرمان زۆر جار بۆم حکومەتە نییە بڕۆ ئیستیفتایە بکرە بەداخەوە زۆر بەداخەوە برایەکی بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف وازەم لەم چەند ڕۆژەیە ڕاپرسێکی کردووە ئەڵێ حەزەکەن نەوت و هەموو شتێ بچێتەوە سەر عێراق یان کوردستان 190 تێتی بچێتەوە سەر عێراق ئەمە زین بۆ لەبەرەوەی خەڵک هەست دەکات کە ئەو خۆشەویستی بۆ نەماوە ئەوەی کە هەمومان خاڵ و مام و خزم و کەسوکارمان لەسەر ئەم کوردستانە و لەسەر ئەم کوردایەتی خۆی بکوشت هەستەکە خێر و بێر و خۆشی و ناخۆشی و بەڵێ و نەخێرەکانی ئەم کوردستانە لە مەسلحەتی منانیە لەبەرەوە با بچێ بۆ سوودانی بەس بۆ ئەمانە نەبێت بۆ ئێمەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و بوویمە کە لە چۆن بڕیاردان گرنگە لە هەمیشە گرنگە بڕیاردانی هاوبەش لە خێزانەکانە یەکێکە لە هۆکارەکانی پارێزگاریکردنی یاوسەنگی خێزان بڕیاری هاوبەش وەکۆڵێت حەزی هاوبەش و بیرکردنەوەی هاوبەش ئامانجی هاوبەش هیچی ترماوە دوای بەرنامەکە پێم ماڵێ دکتۆر سڕی مهنە دوای بەرنامەکە تێنەگەشتم بەخوا دوای بەرنامەکە دوای ماوەتی تایبەتە پرایڤێتە زۆر باشە دەچین لای ناوبڕێک دواتر بەردەوام دەبین ئازان و خۆشەویستانمان ناوبڕێکمان هەیە و دواتر بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکانمان
کە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم کوڕم هەزەوابانیە پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردنتان بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شۆنێک لێ بنی خۆش دەرەچێت. چای مؤمن تام بۆن ئایدی ئێمەیە. مناڵەکان چاوشارکی ئەکەین ئەبێ ئارام بماندۆزێتەوە. خێرا بەخۆمان شاردنەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ئەوە خەریکی چیت؟ بیگرن! جبسی دانەدانە خۆشترین جبسە بۆ هەمومانە. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی نزیک نەخۆشخانەی توی مەلیکی تایبەت. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین. بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاترین. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە. ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە. بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. سێگە خاڵەجان بۆی چایکی خۆش دروستکەین؟ پێویستمان بە تێکەڵکردنی ئەنوا چا هەیە. 1 ڕوبە چای بۆ نار، 1/2 کیلۆ سیلۆنی بێبۆن لەگەڵ تێکەڵکردنی 4-5 جۆری تر لە چان.
جاتێکەڵەکەین بەدەستنا 1.5 لیتر ئاوە هێنین بنووسە تا هەشتا حەوت پلەی سیلیزی دەکڵێنی هێل و داچنی پەستێ هەندێک تام و گوڵ و جیراوەی تری بۆ هەڵمێنی بیخوێنەرەوە سەیری تێکەڵبوونی گەردەکانی چاگاکەی هەموو ئەمانەش لەژێر پەستانی پێش پلەی پاسکال کوڕەکەکەوەی ناوێ خۆ عیلمی زەڕە نییە چای مؤمین هەیە خۆمان تێکەڵەکەمان حازر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێی بنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
بەڵازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەکەمان بەرنامەی سی گەوهەر بە میوانداری وازدانە. مامۆستا دەگەڕم لای بەڕێزت کاک دکتۆر شارەتی بە خاڵێکی زۆر گرنگ کرد میدیا و سۆشیال میدیا. تا چەند ئەمە وەکو شارەزایەک لە میدیا تا چەند بۆتە هۆکارێک بۆی کە هەم هاوسەنگی تێک بچێ هەم کێشۆگرفت دروست بێت لە نێوان خێزانەکاندا لەوانەیە هەم پیا و هەم هاوسەر ئافرەت لە ماڵەوە زیاتر خەریکی موبایل بن و بە تایبەتی تر زیاتر بەشەوە کە هەردووکیشان پێوەکەوە کۆ بنەوە. ئەمە تا چەند کاریگەری کردوتە سەرەوەی کە هاوسەنگی خێزانی نەپارێزرێت. بەڵێ خۆی ئەگەر باسی سوشال میدیا بکەی باسی ئەو مۆبایلە بکەی کە هەمومان پێمانە کە ضرورەتێکی ژیان و پێویستە پێمان بێت، بەڵام ئەبێ ئەمە بزانین چۆن بەکاری ئەهێنین و چۆن مامەڵەیەکی باشی لەگەڵا بکەین. بیرمان نەچێت زۆر جار ئەم مۆبایل و سوشال میدیا و ئەمانە کێشەی بۆ خێزانەکان دروست کردووە، هەر بە فعلی کێشەی بۆ دروست کردوون، چونکە ئەمەوە ئەکات بینی ژن و مرد زۆر لە ژن و مێردەکان بینیان تێک بچێ بۆ هۆی ئەم مۆبایلەوە. زۆر جار ینی ئافرەت هاتووە ینی سکاڵای ئەوەی کردووە کە مێردەکەی هەتا سەعات 2 شەو ناخوێت، جاروێڵە تا بەرەبەیان ناخوێ خەریکی مۆبایلە، لە ژووری نووسنەکەیەتیڵە خەریکی مۆبایلە و نامەناردنە و نازانم چییە، بەڵام من هەر گومانەکەم شتێک بێ. ئەمە بۆ دەرونی ئافرەت بەڕاستی زۆر قورسە. لە کاتێک ئەکرێ شتێک هەبێ ئەکرێ نەشبێ خۆ مەرج نییە، جاری وهەیە ئەمە نییە، بەڵام هەر شتێکە تۆ خودت پێوە گرتووە سەیری ئەەکەی، سەیری مۆبایلەکەی، سەیری فەیسبووکەکەی، شت دێ بە دوای یەکە کاتێکە تۆ ئەمە تەماشاکەی، جاری وهەیە و ئالوودە ئەبی ئەڵەی ڕەنگە لە ماوەی 5 دقیقە ئیشەکەم تاوکەم بە سەعاتێ ئەپەڕێت، کاتێک کە زانی نیوەی شەوە ئەگات لەوە نییە کە کاتێکی زۆرت بەسەر بردووە. بڕوام کە زۆر پیاو هاتووە دیسان، ینی ئەگەر پێچوانەکە شوێر بگری پیاو هاتووە سکاڵی لە ئافرەتەکەی کردەوە ئەڵێ حەز ئەەکەم کاتێک کە ئەچمە ماڵەکەی خۆم ئەو ئافرەت بڵێن ئەو خێزانی خۆم هیچ مۆبایل دەستکاری مۆبایل نەکە، تەنها لە مابینی خۆم و خۆیە. ئەڵم کاکە تۆش ئەبێکێک بیلەوەی کە مۆبایلەکەت نەگری بەدەستەوە، تۆ چۆن فەرز ئەەکەی کە ئاڵی نابێ مۆبایل بگرێ بەدەستیەوە پێکەوە بین ئەبێت تۆ ژوابی، ینی ئەمە ئەکەوێتە سەر هەردووکیان ئەم خۆشەویستیە لە مابینی ژن و پیاوەوە ئەکات کە باڵانسێ ڕابگرێت کە چۆن بتوانن کێشیان بۆ دروست نەکە، بەڵام بەداخەوە بۆتە کێشە بۆ هەردووکیان، بۆ ژنیش و بۆ پیاویش وای کردووە کە شیرازی خێزانی تێکداوە، بینی ژن و مێردی تێکداوە، حتا مۆبایل گەشتۆتە سەر ئەوەی کە گەشتۆتە تەلاق بەڕاستی لەبەرەوەی زۆر گومان لێکتری ئەبن. لە ماوەیە کاک دکتۆر بە ئەوەش باسکەم قسەیەکی کرد لەسەر ئەوەی کە بێت ژن و پیا و پاسوەردی یەکتری بزانن نقطە سەری دێ، ینی زۆر جان ئەمە لە دوای ئەوەش زۆر لە خێزانەکان کە ڕەنگە بڵێم کاک دکتۆر کەم قسەی باس کردبێ بۆ ئەوەیە کە کێشەکان کەمتر ببنەوە لە مابینی ژن و پیاوە، بۆی کە متمانە لە مابینی هەردووکیانە دروست ببێت. بەڵام هەندێک پیان وایە نەخێر کە ئەمە پەیوەندیەکی شخصیە بۆ ئەم کەسە خودی خۆی پێویست ناکە هەندێک شت هێژنەکە بیزانێ و هەندێک شتیش هەیە تایبەتمەندی خۆیەتی پیاوەکە بیزانێ. ئێمە لەم تایبەتمەندیەتی ئەگەین کە بڵێ وایە کە ژن و پیا و تایبەتمەندی خۆیان هەیە، بەڵام ئایا هەموو شتێکە بێتە تایبەتمەندی بۆ بینی ژن و پیا و نەخێر، لەبەرەوەی تۆ ئەبێ وا بکەی کە نهێنی یەکتری بزانن، بۆی کە کاتێک کە چوویتە دەرەوە پیاوەکە چوە دەرۆژنەکە بزانێت. خەردا شنۆخانیانی کاک دکتۆر خۆشی لێرەیە ڕەنگە خەڵک وا بە من بە خۆم تێبگا با بنمونم بڕوا دەبێت خێزانم کۆدەکە ژەزانێ بەس من خەمیەوەم نییە گەر خانمێک نامم بۆ بنێرە ببینی ئەوە ڕەنگە خەمی نامەکانی کاگاریانی دەرێنەرم بێنی ئەوە لە مەیلی سوعبەتەکانی خۆمانە ترسم خۆش نییە ینی کوڕانەیە پێویست ناکایانی خێزانم زانێ کە ڕەنگە ڕەبتی بە بابەتی عشق و غەرامیاتەوە نیانێ زۆر جار گرفت دروسە بێ ڕەنگە من لەگەڵ کاکدانیار جۆرێک تەسەڕۆفەکەم وێنای زەینی خێزانە بۆ کاکدانیار جۆرێکی تر بێ بەڵام ئەوەی لە نێوان من و خۆیەتی شتێکی ترە بە سوعبەتە بە زمانێکە کاکتۆر هەست ناکەیت کێچەڵێکە ناوەتەوە. آخر ئەو تایبەتمەندیە عفو کە جەنابەت باسی ئەەکەی کە پێویست ئەکا ئەمە تەنها شتێکە پەیوەندی بە شخصی خۆتەوە پێویست ناکا خێزانەکەت بیزانێ و کاتێکیش کە تۆ بۆ منە ئەڵێ لەگەڵ کاکدانیارە سوعبەتی زۆرمان هەیە تۆ تیادیە لە دیارە
نا لە حاڵەتێک ئەتوانی بڵێ ئمە پەیوەندیەکمان هەیە سوعبەت و ئەومان هەیە لەگەڵ کاک دانیاریە ینی پێی بڵێ ئەمە شتێکی طبیعیە بەس نەک ئەوەی کە ژن بە تەواتی مراقبەی پیاوەکەی بکایە پیاو بە تەواتی مراقبەی مۆبایلی ژنەکەی بکە کە بزانین لەگەڵ کیا قساکە چۆن قساکە جاروایە تۆ ئافرەتە خوشکی هەیە دایکی هەیە قسەیەکی بینی خۆیانە بۆ نمونە حەز ناکە هاوسەرەکەی بزانێ ڕەنگە گەر هاوسەرەکەی بزانێ کێشەی بۆ دروست ببێ کێشەی خێزانی بۆ دروست بێ بڕوا بکە پیاو هەبوو لەسەر ئەوەی کە ئاژنەکەی لەگەڵ دایک و خوشکیا بە سەعات قسەی کردووە تەلاق کەوتۆتە نێوانیان وتوێتی بینی و مەز بە سەعات قسە لەگەڵ خوشک و دایکیاکە من تحملی ئەمە ناکەم بۆچی گرنگی بە من نایە ئەوەندە قسە لەگەڵ ئەوانەکە لەبەرەوە هەندێکشت تایبەتمەندێت تۆ توانی لەو کاتیان قسە لەگەڵ دایک و باوک دایک و خوشکتا بکەی کە هاوسەرەکەت لە ماڵ نەبێ نەکخوا نەخواسە بڵێم ئەمە وەکو خیانەتێک ئەتوانی لەو کاتانەیە دەرفەت بی کە جێوێکت بۆ ڕخساوە نەک شەوان هاوسەرت لە ماڵە ئەم لەوەڵەکە دانیشتۆ تۆ بچتە ژووری نووسنەکە بە سەعات لەگەڵ دایکت و لەگەڵ بۆ نمونە هاوڕێت و لەگەڵ ئەو کەسانی لە دەوامن قسە و باس ئەمە بکەین نە تۆ بێت جوێکی خێزانی بۆ خۆت و بۆ هاوسەرت و بۆ مناڵەکان دروستکەی بۆی کە بتوانێت ینی لانی کەم ئەو کێشانە کەمتر بن ینی باڵانسێک ڕابگری لەوەی کە چۆن بتوانی خێزانێکی بەختەوەر و ئاسوودەوە ئەوە بی ئەمە پەیوەندی بەوە نییە کە بڵێن هەموو ئافرەت و پیاوێک ئەبێ ئەو نهێنیە خۆیان بزانن ئەمە ئەکەوێتە سەر کەسایەتی خۆیان تا چەند ئەم دوو کەسە متمانیان بە یەکتری هەیە ئەگەر ژن و پیا و متمانەیەکی تەواوەتیان بە یەکتری هەبوو بڕوا بکە پاسۆرد یەکتریش نەزانن ئەتیاد زۆر باشە زۆر ئەتیادیە ینی یەک نمونە باس ئەەکەم ببوورەکای دکتۆر ئەڵێ ژنێک هاو بۆ لامانوتی زۆر گومان لە پیاوەکەم ئەەکەم بۆی کە دایم نامە ئەنێرێ دایم ئەوەکە هەستەکەم لەگەڵ کەسێکا بینی هەیە ئێڵین کاک وانە ڕەنگە ئەمە بەم جۆرە نەبێڵێ نا بەخواوە هەستەکەم پێی بڵێ ئەڵێ پێم وتوڵێ نەوەڵام من هیچ بینەکەم نییە جاگەر نهێنیش بێتەوە بۆ بیزانی با لەگەڵ خۆما بی بە من ناو گۆڕەکە هیچ پێویست ناکە نە پازۆرتی پێڵم نە ئەوەت پێڵم بۆ لەبەری ئەمنە گومانی ینی پێ بردووە ئەوەندە بە دوای پیاوەکەیەوە بووە ئەمیش دەدا خاڵێنە خێر پازۆرت پێناڵێم و لەبەری بە بچێتە ناو گۆڕەکە بۆیە هەندێک شتێ متمانە ینی ئەم متمانە لە مابینی ئەم دوای نابێت کێشە دروست نابێت کاکتۆ سەرنج لەسەر قسەکان فرم وڵی جا منویستم بزڵ بە دوا بڵمێن ئاتن ئەو قسانی ئێمە بۆ ئەو گەنجە جوانانەیە کە مۆبایل دەگرنە دەستیانە و سەرەتای ژیانیانە سەرەتای پرۆسەی هاوسەرگیریانە بۆی لە سەرەتاوە ئەو متمانەیە دروست بێت یاری من گەشتمەتەوە قەناعەتی ئەگەر بێت و کچ و کوڕێک کە زەواج دەکەن لە سەرەتاوە پێکەوە پاسوەردیان هەبێت لە سەرەتاوە پێکەوە فەیسبووکیان هەبێت قەیچێکە گە سۆشیال میدیاش بەکاربێنن پێکەوە جاجار سەیرێ بکەن ئەسڵەن وای لێ بێت یانی من لە شخصی خۆمە سەیرەکەم بۆی زۆر جا برادەڵە کاک تۆ خۆ دوای وڵای من زۆر لام ئەتیادیانی من ڕەنگە لەگەڵ پرسیارەکە و لەگەڵ مداخلەکە و کۆڵێن کۆمنتەکە ئێوەشانە بم تەنانەت من لەگەڵ کەسە نزیکەکانیشمان بۆ هەندێک شت بڵێم کە ڕووی مەجلیسی نەبێ لەگەڵ برادرە نزیکەکانیشمان من بۆ باسی ئافرەت بکەم کە ئافرەتی خەڵکی ترە لەگەڵ ڕێزمان لەگەڵ کەسە نزیکەکان و دوکتۆرە برادرەکانی خۆشمان بۆ بگاتە ئەوەی کە دوو لە ڕووی جەنابتان ئەم خوشکە بەڕێزانە باسی ئافرەتی تر بکەم و سنگ و سمت و فلان و فیسار و بەس بوو کاتە من پێم خۆشە وەکو چۆن ئەڵێ مراقبەیەکی خۆیان بێ هەر مراقبەیەکی خێزانیشم هەبێ بۆ دنیا بۆیە من زۆر جار بۆ خۆم ینی خۆم کە پیجم هەیە و سایتم هەیە ڕەنگە هەر پیجەکەی خۆم نزیکی 9 میلیۆن فۆلۆوەرم هەیە و ڕۆژانە چەندین نامم بۆ دێ زۆر جار بە خێزانەوە سەیری بکە و ئەگەر شتێکە بوو تایبەت بەد ئاگادارم کە بەخوا زۆر جاری کاتە گاتە ژەڵە یەک دوانێک بۆتی تۆزێک ئاوا ترشوخەی پێوە کردووە بە قوربان و بە ساقەت بووە خۆت بڕۆ جوابی دەرەبزانت چیانەوێت بۆ لەبەرەوەی دوای ئەگاتەوە قەناعەتی کە مە شتێکی نۆرمەڵە ئەگاتم قەناعەتی کە کەسێکە بۆ نەشئینە بەڵام تۆ لە سەرەتاوە هەموو شتێک هەر بۆ نهێنی بێت و چوونە پێچ و پەناوە بێت و ینی ئافرەتی وایە پێم و تۆ قەیچێک هەفتەی جاربی دەدەستمەوە توێتی پاسوەردەکەی بزانی وا بزانن تەلاق دراوی کەواتە لەمەوە خۆی گومان دروستە بێت و بۆ معلوماتی جەنابتان لە ڕووی دەروون ناسیەوە هەموو نهێنیەک دروستکردنی عقدەی نەفسیە هەموو نهێنیەک دروستکردنی عقدەی نەفسیە یعنی تەنانەت لە مەسەلەی قیامەتیشا خوای گەورە ویستوێتی زۆرەی لە نهێنەکان بۆ مرۆڤەکان بۆ نمونە مەسەرەن کەشف بکات یعنی شتێکی لەسەر فردی سرات باس کردو شتێکی لەسەر میزان باش کردو شتێکی لەسەر بەهاشت شتێکی لەسەر جەهەنم یعنی من نەمبینی و ئاەتێ بڵێ ئەوە جەهەنمیەکە ئیتر باسی مەکەن خۆ دوای خۆتان زان چۆنە یعنی باسی کردو بە تەفسیری باس کردو چکە دوای عقدەیەکی نەفسی دروستە بێت ئێمە نەمانەزانین چۆن عیبادەت بکەین نەمانەزانین چۆن بکەین ئەوە تقریبا ئەوە بالضبط يعني بەدیوێکی ترا بیڵم یعنی ئێمە پێغەمبەرێکمانەیە درودی خوای لەسەر بێ زۆربەی ژیانەکانی
زۆربەی ژیانەکانی بۆ ڕوون کردوتەوە بۆ خەڵکی بۆی زۆر وازح بێت یعنی لە ماچکردنێکەوە بیگرن لە یاریکردنێکەوە لە کۆڵێت ڕاکردنێکەوە کە لەگەڵ خێزانەکانی خۆیانە کردوێتی لە تەنانەت لە پرسیارەکانیشە کە لیان پرسیۆ کێت خۆشەوە دێتی خێزانم خۆشەوێ ئێستا من تۆ ڤیددیوەکەم بکە بڵێت کێت خۆشە بڵم خێزانم دەجاڵم بە قوربانە پەخشیمەکە بە حیام نەچێ ئەگەر دوای ئەوە جا بڵێم وڵا غەزوریشم خۆشەوێڵێت ئەرە وڵات زاوەڕێوی ئەسڵی ئێمە شتێک ئەمە فینی لەسەر یانی زەقی لەسەرە کە لە مداخەلەکەی و لە پرسیارەکەیاڵە خێزانم خۆشەوێ دوای وەڵن کێت خۆشەوی جاڵە باوکی خێزانم خۆشەوێ اینجا ڕوا بۆ خەڵکەکانی تر کاتەم بەڵگەی لەسەرەوەی کە بۆی ئەم نهێنیانە پێغەمبەر دووری خوای لەسەر بێ بۆ خێزان و خانەوادەکانی ڕوون کردەوە بۆی عقدەیەکی نەفسی و عقدەیەکی دەرونی دروست نەبێ وڵات دکتۆر بینی خۆمان بێ ئافرەت هەمووی حەزەکانی هێنی مێردەکەی بزانێ بۆ معلومات من پێشنیارەکەم بۆ گەنجەکان بڕوایان بێ سەریان سوکە بێ سەریان سوکە بێ دوورەکەوینەوە لە تاوان دوورەکەوینەوە لە گونا دوورەکەینەوە لە کێشە دوورەکەینەوە لە ناڕەحەتی هەی تەنانەت زۆر جار بەڕێزی وایڵم کاکە تۆ چی تێڵە دوکان تێڵم بابە خۆی باشتر وایە خێزانت سۆشیال میدیاکەت بۆ بەڕێوە بەرێ با خێزانت هاوکارت بێ بۆ خێزانت ناڵی بڵێ ژنە جوانەکە من دوکانی بۆ نمونە مەسەن کەمالیاتم هەیە خەڵک جوابە نێرە پرسیارە نێرێ بۆ مەسەن بۆ سایتی بۆ مەسەن دوکانەکە تۆ جوابی بدەرەوە تۆ بە سعرەکانم پێ بڵێ تۆ نرخەکانم پێ بڵێ تۆ تااقەتت هەیە بەسەر بە تعبیرێکی جوان جواب بدەیتەوە یعنی بەڕاستی زۆر جار بێتە هۆی کار ئاسانی بەڵام لە ئەنجامی هەست بە نەقز لە ئەنجامی هەست بەوەی کە شتێکمان تێدایە لە ئەنجامی ئەوەی کە کەم تا زۆر کوردەوارە لە تەرناشکە لە خۆی بەشکە شتێکی تێدایە و گومانێک و لە خۆینێک خۆیە بۆیە بەڕاستی زۆر جار ئەو حەزەرە دەکەن ئەو بڕەوێتەوە نەچێتە نێو هەنێک بووم نەچاتەوە وەکو مامۆستاشن ئاماژەی پێکرد لەگەڵ خوشکەکە قسەی کردو لەگەڵ خزمێکی قسەی کردو لەگەڵ هاوڕێکی قسەی کردووە یعنی بێت هەموو شتێک بخوێنێتەوە دوای ئەمە لانێ بێتە شەڕ و ناخۆشیان تۆ بۆ چیم قسەیت جاروای پرسیاری شەرعی منێک بۆن منەوەکومان خوازە پرسیاری شەرعی خصوصیات یافرەت ئاراستەی منەکرێەوە خۆی خۆیدا ئەبێت تەحەفوزی پێوە بکرێتە من قەناعەتم وایە ینی بە کورت و مختصر بۆی بابەتە ئاوکێشە بەڵام بە کورت و مختصر دوایی ژن و مێردەکە متمانە بەخۆبوونێکیان تیا دروست وەکو مامۆستایانی بەڕێز وتیان ینی خدا شاهیدە بۆی کابراوتنی فشە و بەزم ڕزم نەبێت لە پاسوەردی جیمیل مۆ بیگرە هەتا فەیسبوکم هەتا هەموو شتێکم هەتا لاپتۆپەکانم لە لای خێزانمێ بەڵام ئەتوانم لێرەوە سوێن بخۆم بم ڕەمەزانە لەوە چێ بە مانگی سەیری نەکە تاو متمانە دروستە بێ سقە دروستە ئەو بخۆی خاڵێکی زۆر گرنگ بووە ئەویش ئاسوودا بێت و تۆش ئاسوودابی و هەموو دقە و ساعاتێکش بۆ نمرد ئەسڵەن زۆر جار تەلەفۆنی بۆ کەمەڵم مۆزدام ئیمێڵ جیمێڵەکەم بات و ئیمێلەکەم بات و بیکەرە بزانە هیچ زان کۆیە بۆیە زۆر لای ئاسایەکە تۆ ئەم شتەی پێ دەڵێ هەست بە ئاسوودەیەکە واتە ئەو ئەڵێت ئەگەر تۆ سۆشیال میدیاکەی لە بەردەسی منابێ بە خۆی و پاسۆر کەواتە دکتۆر بوو هەرچۆ بڕوا مڵکی منە هەر دێتەوە هەر مڵکی منە دێتەوە ئەمە بۆ خۆی ئاسوودەیە کە بۆ خێزان و خانەوەدا و ئەو بەڵانسە دروست دەکات کە زۆر جار ئێمە هەمیشە دەڵێن ئەو هاوسەنگێ دروست بێت لە ڕووی عاتفەوە خۆشەویستی و محەبەتەوە هەموو لامان چێژی لێ وەردەگریت زۆر باشە حاضر کە شۆچیتەوە پاسوەردەکەم حاضرکەم بڕام کە مامۆستاشا من جاری وا هەیە ینی پێم ناخۆشە گومانە بە مەڵم بە هاوسەرم بۆ سەیری مۆبایلەکەم ناکە ئێڵێ زانم تۆ ینی چ کەسایەتێکی ینی چی پێویستەکە من سەیریکەم ئەڵە من بخۆم حەزەکەم ینی بۆ لە بەرەی ئەو متمانەیە هەیە کە تۆ متمانە هەبوو ئیتر و کاکتۆر فەرمووی ڕاستەیت جاری وا هەیە تۆ ئەو نهێنیت زانی ئیتر ناچی بەلایە زانی کەوە بینی خۆتانە بەدی تۆ سرنجێکی دێم بابەتە گەرمە و بەلای خەڵکیشەوە زۆر گرنگە کاک دکتۆریان ئەم جۆرە گفتوگۆم جۆرە شتانە وڵی وەکو شنۆخاوەتی بابەتی ئەم ئەلکترۆنیات و تایبەت مۆبایل ئەوەی کەوە کاک دکتۆری ژەم بابەتی خستۆتە سەحەکە و دەستخۆشی لە یەکەم من لە ژینگەکەی خۆمەوە سەیری بکەم ئەتوانمەوە بڵێم بە هەموو تەمەنم قەرزاری هاوسەرمم لەبەرەوەی کە منە سالم ئاستیام هاوسەرم پەروەردەی کردوم پێگەیاندوم ئازادی ڕاهای پێداوم دەستبارم بۆ پشتیوانم بۆ هاوکارێکی زۆر باشم بووە بەردەوامیش خۆمە قوتابیەوە زانم کەڵم لە ژینگەکەی خۆمەوە ئەواڵێم ئەو هیچ کاتێک پاسۆردی لە من نێنی نەبووە هیچ کاتێک پەیوەندیەکانی لە غیابی من جواب نایەوەتەوە هیچ ئەسرار و نهێنیەکم دەرک پێ نەکردووە متمانەیەکی زۆر زۆر چۆنەڵی تۆکما بە فەزلی خوا لە نێوانمانە بوونی هەبووە بۆیە ئەڵم خۆم من بۆ نمونە یەک دوو بۆ سێ ڕەقەمم هەیە وەکو کاک دکتۆری پەیج و ئەکاونت و هەتا دوایمانەیە ئێمە هەر ئەم بابەتی مۆبایلە لەبەرەوەی من ڕێکخراوێکی سای خێزانمە بوو 11 ساڵ چارەسەری کێشەی خێزانیمان کرد شنۆخانەزانە ڕێکخراکی NGO بوو سەدان و هەزاران کێشەی کۆمەڵایەتی هاتە لامان
کێشەکان جاری وا هەبووە وا خواستوێتی کەها بۆ نمونە لایانی ئەمنی لێ ئاگادار بکرێتەوە و لەگەڵەوەشدا مەجلیسەکان کە چۆنەڵی بەستراوە جلساتەکان کە بە پێ مەراحل جلسە دەسەر ڕۆیشتووە لێرەشدا جاری وا بۆ هاوسەر هاوکارم بووە. جا مەبەستم لە چییە؟ من کە خاوەنی ڕێکخراوێکی ئاوابم دەستم دابێتە کاری ماخوازی، کاری پیشەوی و پەرلەمانتاری و سیاسیم، کاری تری چۆنەڵی هەمە چەشنم هەبوو بێ بێگومان ڕقمم سێ چوار ڕقم هەیە بڵاو بۆتەوە دەی ئەنوا تەلەفۆنت بۆ دێ من تەلەفۆنم ڕۆیشتۆتە بۆ نوجاری وا لە ئەمریکاوە خێزانێک تەلەفۆنت بۆکە کێژەیەکی خێزانیم هەیە هاوسەرم تووشی بابەتێکی ئاوا بووە خێزانم بە هەمان شێوە لە ئێرانەوە جاری وا لە سویدەوە بە ساڵی پار لە ڕەمەزانە بە فەزلی خوا 14 کێشە بەس تەنها لە سوید چارەسەرمان کردووە 14 کێشەی خێزانی خێزانی کورد بەڵێ بە تایبەتی و بابەتیها ڕێجیم و ئەوانە کە زۆری تووشی ئیلحاد بوو بۆ ئەوە الحەمدوللا لە بەریتانیا لە ئەمریکام و ئەوانە ڕقەمان ڕۆیشتۆ بۆ هەموو ئەوانە دەی بۆ نمونە ئەگەر هاوسەرم ئەو متمانەی بۆ من بۆ دروست نەبوو بێ بە بەردەوامی جاری وا هەبووە کاتژمێر ئەوان کاتژمێری ئێمە ئەوان جیاواز بووە کاتژمێر یەکونی و هاتوونەتە سەرخەت و پەیوەندیمانە بووە بۆیە جاری وایە ئەم ئەوە نەبێ هەموو ئەم بابەتی ئەلکترۆنیاتە هەر هەمووی بڤە بێ هەمووی هێڵی سوور بێ هەمووی چۆنەڵی ببێتە مای سەرەڵدانی کێشە و لێکترازانی خێزانەکان وە تا دوایینە بگرە ئەکەوێتە سەر ئینسانەکە خۆی ئەتوانێت بە ئیجابی بەکاری بێت توانێت بە سلبی بۆیە وەکو کاکدسۆر و خوشکی بەڕێزم شنۆخانوتی متمانە دروستکردن لەبێن یەکتریە گرنگە ئەویش بەڕاستی هەر ئەوە بە سانایی نابێت ئەوە بە سەرزارێکی و بڵێ بەخوا ئەبێت تۆ متمانت پێم هەبێ و من ئەم جەختی کەمەوە لەسەری من ئیجباری کەم نا ئەو بە کۆمەڵێک مەراحیل و بە کۆمەڵێک قۆناغ و بە کۆمەڵێک لێک تێگەیشتون و بە کۆمەڵێک قوربانیدان و بە کۆمەڵێک تەنازل و تەفاهومەوە گرنگە بۆیە ئەوە بەو شێوەیە متمانە دروستە بێ کە خوانە خواز متمانەش نەما قووەت و هێز نییە ئەم دوانە بەیەکەوە بەستێتەوە گومانیش کە دروست بوو هەستیاریەک لای پیا و بەرامبەر بەژنەکە دروست بوو وەژنیش بە هەماشەوە تۆزێک بە زەحمەت ئەوا بنەوە بەڵام جاری واشەیە وەسائل هەیە پیاو هەیە خێزانی لە تەنیشتیاتیمانە هەمومان بە کەیسلایە خێزانی لە تەنیشتێتی یعنی بە یەک پۆلیسێک مامەڵی لەگەڵا کردو ئەستان حسابی چەند کەنیزەکێک خزمەتکارێکە تا دوایی بۆ کردووە هەر لەگەڵ خێزانەکەی لە تەنیش خێزانەکەی تەبان ئەمانەمان هەو بە مستەمسەک لایە ئەنوا عشق و غەرامیات و نامەی سۆزداری لەگەڵ ئافرەتێکی ترە بۆ ئەم خێزانە کە هەموو ژیانی بۆ تۆ کردوتە قوربانی بەڕاستی ناموستامە با پەروەردەکاری ئەمەش بڕاتکەم بێت دوا پەیامیش بۆ ئەتوانی بڵێن ئەمە گرفتەکە فەراغی ئاینە لەبەری دوایینەوە لە ئەمانش کاتمان کەمان گەڕانەوە بۆ ئاینەکرێ مەحەلکە جاری واش هەیە خاوەن بیر و باوەڕێکی باشی شەو بەڵام ها چۆنەڵی وەکو باوەڕەکەی ڕواڵەتە یا لە ناخیشە وەڵاهی جا ئەوە خۆی بخوا بخۆی قەرار لەسەرەوە بە تۆ ناتوانیا ظاهیر ئینسان بەس تۆ سەیری ظاهیرێکی خوا ڕەب العالەمین باتینەوەکە بەس ئینسان مەفهومێکی تەواوی من هەموو جارێک ئەواڵێم کاکشوان ئینسان پێش خواپەرستی خوا بناسێ زۆر بە جوانی کە خوای ناسی دەسەڵاتی خوای ناسی ڕەحم و سۆز و بەزەی خوای ناسی خوا دابۆشەری هەموو گوناه و دەستر خوای دانازانە بەتوانابی سەربەدی هێنەر کامل مواسەفاتی جوانی دەسەڵات خواد ناسی خواپەرستیەکەت ئەفزەلترە باشە ئینسانیش لەواتە و گەوهەر و جەوهەری دین و مەسئولیەتی قیامەت و ڕەبانیەت و چاودێری خوا هەستی پێکرە و کاتە تاوان ناکە بۆیە بەڕاستی ئینسان ئەوتمان باگراوندێکی دینی بە معنای کەلیمە کرداریانە مامەڵە بکە بە دینە و کاتە ئینشاءڵڵا بە هیچ جۆرێک تووشیان پۆخڵەواتارە نابێکە وا دەکات خێزانەکان لێک بترازیان و ڕێژەی تەلاق بەرەوەخۆش بێ کاک دکتۆر ئەگەر دوا پێیامت ویستم یەک شتێک بڵێم زۆر جار لە بواری دەروونناسیە بابەتێک هەیە کە ڕەبتی هەیە بە خێزان و هاوسەنگی خێزان ئەویش بە ئینگلیزی پێ دەڵێن the power of the words هێزی وشە ینی بەداخەوە ئێمە لە خێزانەکان و خانەوادە ئەوەنی حساب بۆ پارە دەکەین حساب بۆ سەکەن دەکەین حساب بۆ خواردن دەکەین لە ناو خێزانە لە ناو معادلە و هاوکێشەی خێزانە کەمتر حساب بۆ وشەکان دەکەین کە هاوسەنگیکردن لە وشەکان و ژماری وشەکان کە بەکارین وە لە چی کاتێکا بەکاری دێنین و چۆن بەکاری دێنین وە لە چی زەرف و مەکانێکا بەکاری دێن زۆر گرنگ و مویمە هایتەنان ئێستاکیە هەندێک جار لە دەرووناسیە هاتوونە باسی ژماریان کردووە ڕۆژانە چەند جار پێویستە
بە مناڵ بڵێ خۆشتم دەوێت ڕۆژانە چەند جار پێویستە ژن و پیا و خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن ڕۆژانە چەند جار پێویستە ژنەکە بە پیاوەکە بڵێت تۆ هەموو کەسی منی ڕۆژانە یان هەفتانە یان مانگانە چەند جار پێویستە ئەم پیاوە بە ژنەکەی بڵێت ئەم چێشتەی کە لە لای تۆ خواردومە لە ئوتێلی 5 ئەستێرە و 6 ئەستێرە نایخۆم ئایا چەند گرنگ و مهمە پیاوێک بۆ نمسن لە هەولێرە تەلفۆن بکا بۆ ژنەکەی بڵێت لە مەطعەمیش نزیکم دەیشتوانم بەڵام بەخوا خواردنی تۆ بە هەموو دنیا نادەم دەوری 4 و 5 ئەگەمە بۆ سلێمانی یان مەغریب ئەگەمە بۆ سلێمانی لە ڕێگا ڕۆژوو ناشکێنم دێمە بۆ ماڵەوە شۆربایەکەم بۆ نێنە شۆرباکەی تۆ بە هەموو دنیا نادەم بۆ ئەمەش خاڵێکی گرنگ و مهمە کە بەداخەوە لە بینی ژن و پیاوە لە بینی ژن و پیا و مناڵیشە ئێمە بەڕاستی ئەمە تۆزێک نەقسی هەیە ینی کەمتر ینی کچ تۆزێک گەورە بووتی زۆر بەدەگمەن ئەسڵ لە ڕوومان نایوەکو باوک بە کچ بڵین خۆشتمەوێ هەڵی خۆ غەرامیات نییە خۆمە کەپڵاندن نییە اینجا کە تۆزە ژن و پیا و چوونە ناو تەمەنەوە هەر زۆر بەدەگمن مناڵ هەمووی ئاوا زیتەی چاوی دێ و سەری دایک و باوکیانەکەن باوکی جارێ بڵێ ژنەکە خۆشتمێ هەموو باوکیان سەی باوکیانەکەن و باوی داماوی تاریقە بێتەوە خەجاڵەتە بێ و ئیتر بەردێکە ناتە سەربەردی مالعلم وشەکان و پاوەری وشە یان هێزی وشە هیچی کەمتر نییە لە هێزی پارە لە هێزی دارایی لە هێزی خواردن لەو هێزانەی ترکە قەناعەتم وایە بە تایبەتی وشە هەر بۆ خۆی بوارە ئیمانیەکەی و بوارە تەقوا ئەوانە دروستەکات و بەهێز و بە قوتی دەکات هەر ئەمە با ئەگەر شتێکی شتما بچکەمە کۆتا دەرفەتە ئێمە زۆر جار بە ئافرەتان ئەڵێن حب و خۆشەویستی ینی بدەن بە پیاوان ئەگەتان لە هاوسەرەکانتان بێ ینی دایمەن بەوەی کە ئەڵێ وەڵا ئەخردە وڵات چی بکەم وەڵا کچەکەم گەورە بۆ عیبە کوڕەکەم گەورەیە چۆن شتی وابێ بۆ نابێ ینی تۆ هاوسەری خۆتە تۆ ئەبێ لە مناڵی ڕای بێنی کە چۆن مامەڵەیەکی باش و جوان لەگەڵ هاوسەرەکە تا بکەیت لەم ماوەیە بە ئەمە بگێڕمەوە سەیری بەرنامەیەکی عەرەبیم ئەکرد کە پەیوەندێکی تەلەفۆنی بوو ئافرەتێک تەلەفۆنی کرد بۆ ئەو کەسێک کە بۆ بانخوازێک کە سکاڵای دڵی خۆی لا کرد وتی من مێردەکەم گرنگیم پێ نادا هەستی پێ ئەەکەم وتی چۆن ئەزانی وتی بە ڕەوشتەکانیا بە ڕەفتارەکانیا وتی ئاخر چۆن بە ڕەفتارەکان شتێکت لێ بینی وتی نا وتی ئەی چۆن وتی وەڵی هەر مۆبایلەکە وتی باشە من یەک حەلم بۆ تۆ هەیە کێ ئەڵێ وایە بەم جۆرە تۆ چیتە لای پیاوەکەت حتا لە هەر ڕاستەخۆ پیشانی داکە کەسێکی وەکو ئەم برا بەڕێزانەی هێنا لای خۆیتی بۆ نمونامە تۆی ئەمە پیاوەکەتە منیش تۆم باوەشت پیا کردەوە بڵێ ئیتر ناوی بێنێ بۆ نمونە ناوی هاوسەرەکەی گیانی من چیت ئەوێ چایەکەت بۆ بێنم یا بۆنم نەخۆشم ئەوەی ئایا پێکەوە قسەتان کردووە باوەشت پیا کردوتی نەوەڵە تاقیب کەرەوە کە تاقیت کردەوە بزانە کاردانەوە جۆرمە دوایی تکاکەم وەڵام من بەرەوە گەر بە شخصیش بێ ئەم ئێوارەی قسەی لەسەر ئەوە کردەوە کە پەیوەندی پێوە کردوتی من زۆر سپاسی تۆ ئەەکەم بەو مامۆستایی وت ئەوەی کە تۆ پێدوتم کردم ئەویش گلەی لە من هەبوو کە منیش ئیهمالم کردووە دوجار ئەمیشکەم ئیهمال کردو کاتێک کە ئەم کاردانەوەم کرد لەگەڵی و بۆ نمونە باوەشێکم پیا کرد و چایەکم بۆ هێنا و قسەی خۆشمان کرد هیچ شتێک لە بینمانەما دوجار زانیم کە هیچ کێشێک لە مابینمانە نییە لەبەرەوە خێزان بۆ خۆی جاری وایە کێشە بۆ ینی کێشە لە مابینیانی خۆی دروستی ئەکا بۆیە پێویستە خێزانەکان تۆکمە بن خۆشەویستی زیاتر لە نێوانیاندا هەبێ بە تایبەتی ژن و پیا و ئەو باڵانسەڕا بگرن کاک دکتۆر باسی کرد باڵانسی خۆشەویستی زۆر گرنگە ژن بۆ پیا و پیاویش بۆ ژن بۆی کە بزانن چۆن ئەو هاوسەنگیە ڕێککەن لە مابینی هەردووکیانە و چۆن خێزانێکی پتە و بەختەوەر و ئارام پێک بێنن ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە واز لەوە بهێنین کە هەندێک ڕێکخراوی بەناو ژنان ئەیانەوێ خێزان تێک بن ئەیانەوێ خێزانی کوردی بەلاڕێدا بدەن ئەمانە بخینە ئەو لاوچکە کەمینەیەکن لە بەرەوەی زۆری خێزانی کوردی خێزانێکی بابڵین سەرکەوتووە خێزانێکە ئەتوانێ بەوەی کە ڕێز لێکتری بگرێ خۆشەویستی و تەبایی لە نێوانیاندا هەبێت هیچ کاتێک کەمینیە بۆ ژنێک ئەو پەڕی هەست و سۆز و خۆشەویستی بۆ هاوسەرەکەی دەرببڕێ بۆ خەڵکێک بە حرام سۆزداریەکە تۆ خوای گەورە حەڵاڵێکی بۆ مستەخەر کردووی بە پێ ئەو هەموو دەقە قورئانیە کە بۆ یەکتری مەوان لیباسن هیچ کاتێک کەمینیە ژن بە ئەو پەڕی هەست و سۆز و میهرەبانیەوە بتوێتەوە بۆ هاوسەرەکەشی بە هەمان شێوە وڵاهی کەمینێ بۆ پیاوێک بۆ حەڵاڵی خۆی بۆ خێزانی خۆی بۆ ناموسی خۆی بۆ هاوسەر و محەبەت و خۆشەویستی خۆی خۆشەویستی دەرببڕێ سەبارەت بۆی کە کاک دکتۆر وتی ڕاستە کۆمەلگایەکی داخراوین جاری وا لە لای داپیر و باپیرەکان لای خەسوو و خەزوورەکان پێچێ پیا و زۆر پێی ئەستەم بێ وشەی گیانێک یا نازناوێکی جوان یا شتێکی ناسک بەرامبەر بە خێزانەکەی بەکاربێنێ کە مەفروزە ئەوانەی کە فەهمێکی ئیسلامیانەیان هەیە فەهمێکی قورئانیانەیان هەیە مادەم ئەو تۆ پشت ئەستوری بۆ
پەیامەخواییە ئەوە تێپەڕێنە خوا داوای لێ کردووی پێغەمبەرەکەت عەلەیهی سەڵات وسەلام داوای لێ کردووی بۆ ئەنواع سونەت بە تایبەتی کە من بۆ نمونە بابەتەکە نەبەستین بە هەندێک شتەوە پیاوان زۆر چۆنەڵی سونەتێک زەقەکەنەوە بەڵام ئەنواع سونەتی ترێ بۆ بەختەوەری و پێکەوی و لێک تێگەیشتن و بەرەکەتی ماڵ و خێزانە تا دوایی ئەوە سونەتێکی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام وە ژنیش با پێی کەم نەبێ با نازناوی جوان شکۆی هاوسەرەکەی پارێزێ ڕێز و احترام و هەتا دوایی کە ئەڵێم کۆمەلگایەکی داخرا وای کردو خێزانەکانیش داخرابوون کاتێک تۆ لەگەڵ مناڵەکەت لەگەڵ کوڕەکەنجەکەت کچە گەنجەکەت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ هاوسەر تاکرد بینی بەیەکەوە مەحەبەت و مەوەدە و خۆشەویستی هەیە بە پێچوانەوە تۆ ڕایەنەهێنی ئامادەیانەکەی بۆ قۆناغی هاوسەرگیری نابێت پێت عیبە بێ ئەبێ زۆر چۆنەڵی زیاتر جەختکەیتەوە بۆ دەربڕینی هەست و سۆز و خۆشەویستی تا ئەوانیش بۆ ژیانی داهاتوویان فێر بن یەخوا بەخێر بێ زۆر سپاسانەکەین سلامی خێری سەر بێ حەزرەتی عایشە نانا بۆ حومەیرا لەبەرەوەی ئەوەندە خۆشی ویستوە وەکو گوڵێک وەسفی کردووە لەبەری خۆی حەزرەت عایشە سوروسپی بووە جوانکیلە بووە بۆیە بەو شێوە وەسفی کردو ئەمە شتێکی تەبیعیە ئەگەر ژن و پیاوەکان بە یەکتری گیان و یان ئەو شتانە بڵێن زۆر شتێکی ئاسایە بۆی کە ژیانێکی بەختەوەریان کە واقعەن تاکی ئیسلامی واقعەن وایە بەڵام ئەوانەی و کوشنەخان باسی کە ڕێکخراوە ژنانیەکان لە فەیسبوک و ئینتەرنێت و بۆ دەرەوە تەمتیلێکی احترامەن لا ڕاست دەکەن بەڵام الحەمدلله خانەوادەکان ئێمە واقعەن بەیەکەوە تەبان مەفروزە بە زمانی حاڵیش دەریبن ئەبێ ئەمە حەقیقەتە بزانین کە ئەوانەی کە ئەیانوێ خێزان تێک بدەن ئەوانە کەمینەیەکن ئێمە دڵمان خۆش بێەوە لەبەرەوەی خێزانی کوردی زۆر تۆکمەیە و زۆریش جێگیرە لە خۆی گەورە بەزیان یاخوا دەستان خۆش بێ و بەخێر بێن ئەو نەموتووە بە خێزانم گیان هەر لەسەر شاشە ماوەدەی لێرەوە سڵاو بۆ هاوسەرەکەم باوەش دکتۆر ئەترافیان پێکردی یاخوا بەخێر بێن سەرەدوو شامان بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی مامۆستای زانکۆ وەروەها مامۆستا بەدری ئیسماعیل بانخواست مامۆستاشن و عەبدوڵڵا چالاکوانی واریافرەتان یاخوا بەخێر بێن سپاسکەم دەرفەتەتان بێمە بەخشی بەخێر بێن یاخوا ئازان و خۆشەویستانمان بەرنامەی سیگەوهەر کۆتایی هاتا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین لە خوای گەورە دەپاڕینەوە کە میهر و ڕەحمەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بڕژێت بەسەر هەموو خێزانەکاندا تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.